الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله اللهم صل وسلم على نبينا محمد وعلى آله وأصحابه ومن والاه ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين. برایان خوشکانی بەڕێزم السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس و ستایشی خوای پەروەردگارەکەم کەوا لە خزمەتی بەڕێز و خۆشەویستە لە بابەتێکی گرنگە پێشاد ئەبین ئەو بابەتەش پەیوەستە بە ژیانی هەموو تاکێک و هەموو گەنجێک کە ئەمڕۆکە بە ئاواتەوەیە ژیانێکی خۆشگوزەرانی باشتر و چاکتر بەرێتە سەر لەو هەموو معاناتانەی کە و هەموو قەیرانانەی کە بەسەریەوەیەتی بە دوای دەرچەیەک و ڕێگە چارەیەک ئاگەڕێ کە ژیانی دنیای بەختەوەر بکە. بەڵام زۆر جار گەنجەکانمان لەوانەیە ڕێگەیەکی مەترسیدار و خراپ بگرنە بەر بەبێ ئەوەی کە هەست بە خۆیان بکەن، بەبێ ئەوەی کەوا بزانن ئەو ڕێگەی کە ئەوان هەنگاوی بۆ نێن پێشتر تاقی کراوەتەوە و خەڵکانێکی تەجروبەدار پیایە تێپەڕیون و بەشێکی زۆری ئەو خەڵکەش کە ئەگەنە هەندەران و ئەوروپا دوای مەودایەک لە ماوەی چەند ساڵێکی کەمە پەشیمان ئەبنەوە ئەگەر بێت و کۆمەڵێک قەیرانی تر ڕووکاتەوە کەسانش کە ئەچنە ئەوروپا، چونکە هەندێک کەس پێی وایە کە بەجێهێشتنی وڵاتی خۆی و ڕووکردە ئەوروپا بەڕاستی سەرەتای دەرگای خێرکردنەوەیە، یان پێی وایە ئەگەر بێت و بگاتە وڵاتانی ئەوروپا لە هەر وڵاتێک بێ ئەم لەوانەیە بتوانێت ژیانێک بۆ خۆی دابین کە و بەختەوەری کا لە کۆتاییە. بەڵام بە پێچەوانەوە تەمەن بەسەر ئەچێ و کاتێک بەخۆتە زانیکەوە بەشێک لە ساڵەکانی تەمەنتی بردو ئەوروپا و لە کۆتاییشە هیچت بەدەست نهێناوە، یان ئەگەر دەستکەوتێکیش بەدەستێنابێ ژیانێکی مادیە و پاش ماوەیەک بێزار تەکا برا و خوشکە بەڕێزەکانم. سەرەتای سیمینارەکەمێ لە خزمەتی بەڕێز و خۆشەویستە بەوە دەست پێ بکەم کە بزانین ڕۆژئاوا کە بریتیە لە 27 دەوڵەتی ئەوروپی کە ئیتیحادی ئەوروپیان پێگێناوە، ئەمانە ئامانج و هەدەفیان چی بووە لە کردنەوەی دەرگای پەنابەری بۆ وڵاتی موسڵمانان، یان بە شێوازێکی تر بڵین ئەو وڵاتانەی کە هەژارن و ئەو وڵاتانەی کە شەڕ و کوشتار و ئاژاوی تایە. دیارە ئەمە زۆر جار ئێمە بەبێ ئاگالەوەی کە پیلانەکانیان چییە و چه هەنگاوێکی ژەهراوی ئەنێن، ڕاستەوە خۆ پێمان وایە لە ڕووی ئەعلام و ڕاگەیاندنەوە کاتێک کە ڕووکەشێکی جوانی ئەوروپامان پیشانە درێتت پێمان وایە ئەوروپا هەموو شتێکی نیعمەتە و ئەگەر هاتوو لە وڵاتی خۆت ژیانت سەخت کرا، ئەگەر هاتوو لە وڵاتی خۆت تووشی کێشە و ئازار و ناڕەحەتی بووی ئەوێ دەرگا خاتە سەرپشت و ڕەحم و شەفەقەتیانە بێ بۆت. بە پێچەوانەوە ئەمە زۆر هەڵەتێ گەشتنە بۆ گەنجەکانمان گەر پیان وابێ کوردستان بەجێ بهێڵن و لەوێ دەرگای خێریان لێکرێتەوە زیاتر بەڕاستی بە هەڵەتێ گەشتون لە ئەوروپا، چونکە ئەوروپا لە دوای حربی عالەمی دووەمەوە، لە دوای ئەو دوو جەنگە گەورەی کە وڵاتانی ئەوروپای گرتەوە قەتوعامێکی زۆری تیاکرا، کوشت و بڕێکی زۆری تیاکرا کە ئەو کاتە بە باخیرەی گەورە ئەوروپیەکان پەنایان هێنایە بەر وڵاتی موسڵمانان وەکو تونس و لیبیا و مەغریب و جەزائیر کە لە مێژووا تۆمار کراوە کە بە باخیرەی گەورە کاتێک ئەوروپیەکان لیان قەوماوە ڕویان کردووەتە ئەم وڵاتە موسڵمانانە و لەوێ دەرگایان لەسەرخراوتە سەر پشت و مافی پەناهندەیان پێدراوە. تەنانەت وڵاتی عێراقی خۆشمان کە ئێستاکە بۆتە وێرانەیەک، ئەویش بە هەمان سیفەت دەرگای پەنابەری بۆ چەندین کەس خستۆتە سەر پشت لەو کاتەیە کە حربی عالەمی یەکەم و دووەم بووە. لە دوای حربی عالەمی یەکەم و دووەم بیریان لەوە کردەوە کە چی بکەن بۆی کە بتوانن ئیتیحادێک و یەکێتیەکی بەهێز دروستکەن لە نێو خۆیانە. لە دوای ساڵی 1950 کە نەتەوە یەکگرتوەکان بڕیاری مەسەلەی لاجئ و لوجوئیدا کۆبنەوە کۆمەڵی وڵات هەتا ئەوەی کە ڕێژەی وڵاتانی ئەوروپا لە ئێستا 27 وڵاتە. ئەمجا بڕیاریاندا بەوەی کەوا پەنابەر وەرگرن لە وڵاتەکانیانە بەپێی ئەو نیزامەی کە لە نێوانیانە دیاری کراوە. هەڵبەتە ئێمە هەر ئەوەندەمان زانی و ئەگەر بێت و لێرە ژیانمان سەخت بێ و ناڕەحەت بێ، ڕاستەوخۆ وڵاتی خۆمان بەجێ بێڵین بەڕێ بکەوین بەرەو یەکێک لە وڵاتانی ئەوروپا بۆی کە بتوانین مافی پەنابەرەتی بەدەستبێنین و ژیانێکی خۆشگوزەرانی بۆ خۆمان بەرینە سەر. بەڵام ئەم دیوەی کە من ئەمەوێ باسی بکەم لێرەدا دەست پێ یەکەم ئینشاءڵڵا ئەوەیە کە گەنج و لاوەکانمان تەنها ئەمەیان ئەبینن کە ئیتر کۆمەڵی خەڵک بە تەسویر بە تۆڕی کۆمەڵایەتیە بە هەر شتێک کۆمەڵی خۆشی ئەوروپایان پیشان بدەن و ئیتر کە سیرکە 24 ساعات کارەبای تایە و ئاو بەردەوام هەیە و لە وڵاتانی ئەسکەنافیا تەنانەت ئاوی گەرمیشی ڕاکێشاوە بۆ ماڵەکان لە جیاتەوەی کە تۆ بە بۆیلەر بە شتێک گەرمی بکەی پێویستت پێی نییە. لە خزمەت گوزاریە لە وڵاتێکی و دانیمارکا بینین لە میترۆکانیان بەبێ سایق لە ژێر زەویە هاتوچۆ بە خەڵکەکە بە کۆنتۆڵ ئیشەکە، یان نتوانێت قیتار بخاتە ناو باخیرەوە لە وڵاتی بۆ وڵاتێکی تریش تۆ هەر سواری قیتارەکەی دانەبەزی و بپەڕیتەوە چۆن لە حدودی دانیمارکا بۆ ئەڵمانیا ئەم شتانەی تیاوە جسر بۆ دروستکە معلق بینی دوو وڵات بەیەکەوە ببەستێتەوە
و لە ناو ئاوی شابڕاوکو چۆن کاڵاسی بە دۆڤەری بەریتانیا کاڵاسی فەڕەنسای بە دۆڤەری بەریتانیا و بەستووە ئەم حەزارەت و شارستانێتێ بەقوت و بەهێزەی کە ئەوروپایەکان دروستیان کردووە هەروە بە ئاسانی بەدەستیان نهێناوە بەڵکو بە پێچەوانەوە لەسەر پشتی ئینسان ئەم حەزارەتە سەرمایەداریان دروست کردووە و کاتێکیش کە مافێکی پەنابەری ئەدەن بە من و تۆ نیشانەی ئەوە نییە براو خوشکە باشەکانم کە ڕەحمیان بجوڵێ بۆمان یان بەزەییان هەبێ بۆمان بەڵکو بە پێچەوانەوە ئەوروپایەکان هەستان بەوەی کە دوو ئیمپراتۆرەتی زەخم کە لە 1970 قەیسەر سەرکردایەتی ئیمپراتۆرەتێکی زەخمی گەورەی ئەکرد وەکو نەسڵانیەکان و ڕەمزی نەسڵانیەت بوو لەو کاتەیە ڕووخاندیان و هەروە لە ساڵی 1920 دەوڵەتی عوسمانی کە ڕەمزی خەلافەتی ئیسلامی بوو لەو کاتەشە بە هەموو خراپەکانیەوە کە وردە و دەبەرە و عاقارێکی خراپ هەنگاویانە نابۆیە لە کۆتایی یاخوای پەروەردگار هێز و قوت و توانا و دەسەڵاتێکی ژڕاناگرێت مسلمانیش بێگەر بکەوێتە حاڵەتێکەوە کە سەرپێچی فەرمانی خوای پەروەردگاری هەبێ بەڕاستی بۆیە ئەمان هەلێکی گەورەیان قۆستەوە بەوەی کە بتوانن ئەم دوو هێزە بەقووەتە کە جیهان لایەکی هەدێکە و لایەک لە جیهانی بەڕێوە بەڕاستی بڕوخێنن تاوەکو ڕەمزی دین نەمێنێ براو خوشکە بەڕێزەکانی من ئەوەی کە من ئەمێ باسیکەم باسی قەیسەری ڕووسیا ناکەم باسی ئەوە ناکەم کە چۆن نەسڵانیەت لە ئەوروپای ئێستاکە هەر ناوی نەماوە ئێستاکە کەنیسەکان بۆ فرۆشتن دانراوە باس لەم هێزەیانەکەم کە هێزی ئیسلامە دوای ئەوەی کە ئەمان هەستان بە ڕووخاندنی ئەو ڕەمزەی ئیسلام وردە وردە زانیان کە لە نێو مسلمانانە گیانێکی ئیسلامەتی و دندارەتی ماوە ئەو تا مسلمانان لە هەر شوێنێکە سوکایەتی و بێڕێزیە بکرێ قبوڵی ناکەن بەڵکو تەنازول بەو کەسە شەکەن کە ئەو کاری ئەنجام داوە یان سوکایەتی و بێڕێزی ئەنجامدا بەرامبەر مقدساتی دینەکەەوە هیچ کاتێکیش مسلمانان بێڕێزی سوکایەتیان نەکردووە بەرامبەر بە هیچ ئایدیا و بە هیچ دینێک بەڕاستی بەڵکو مسلمانان هەمیشە بەو فکرە بەهێزەی کە خوای پەروەردگار لە ڕێی قورئان و سنەتەوە پێی بەخشیوین گەیاندویانە بە خەڵکی هەتاوەکو ئەو خەڵکە لە بی ئاگایی بەرەو بە ئاگابوون بانگێش بکرێتەوە جارێکی تبرا و خوشکە باشەکانی من ئەم قسەی کە من بۆتان باسەکەم لەوانەیە شتێکی تازە و نوێ بێ بۆ بەڕێستان کە من لە وڵاتی فنلەندا بووم یەکێک لە سەرکردەکانی ئەو وڵاتە کە بەرپرسیارەتی هەبوو ئەم ڕاستی خستە پێش چاوم ئیتر بۆم ڕوون بۆیەوە کە ئەوروپایەکان بۆچی مافی پەنابەرەتی ئەدەن بە ئێمە بۆچی دەرگای مافی پەنابەرەتی بۆی مەخراوەتە سەرپشت ئەو پیلانە چییە کە لە پشتی ئەم بابەتەوەی بەبێەوەی کێمە بەخۆمان بزانین هەڵبەتە زۆر بەڕاشکاوی باسی لەوە کردکەوە ئێمە لە دوای ئەوەی کەوا ڕەمزی خەلافەتی عوسمانیمان ڕووخاند و خەلافەتی ئیسلامیمان نەهێشت زانیمان مسلمانان ئێشتا یەک هێز و یەک پارچەن ئێشتا تەفرەقە و ناوچەگەرێتی و عەقەلیەت و ئەم وڵات و ئەو وڵات و سنوورجیاکردنەوە ڕووی نەداوە لە نێوانیانە چونکە کاتێکە تۆ لە نێو خاکی مسلمانانە بی بە هەوەیەکی ئیسلامەتی خۆتەوە سەردانی هەموو شوێنەکەی کەسیش ناتوانێت ڕێگەو لێ بگرێت ئێستا ئەوان بە هەوەیەکی ئیتیحادی ئەوروپی ئەتوانن سەردانی هەموو جیهان بکەن و لە هەر شوێنێکی شاشتێکیان بەسەر بێ ئیتیحادی ئەوروپیەتی ئەوروپا لەسەر ئەوانە دەواتە ئەو شتە جوانەی کە لە ناخی ئێمە بوو لە ناو مسلمانانە هەبوو بۆ خۆیان برد و هەرچی پۆخڵەوات و پیسەکەی خۆشیان بوو بۆ ئێمەیان ناردەوە بە دیاریک کە ئێستاکە ئەبینی شار بۆ شار قسە بە یەکتری ئەڵێ حتا گاڵتە بە زمانی یەکتری ئەەکەین مسلمانانیان والێ کردووە پارچە پارچەیان کردوین نەتەوەگەرێتیان ناو خەڵکا دروست کردووە بە شێوازێک ئەم قسە بەوەڵێ و قسە بەم ئەڵێ حتا دوو شابەیەکەوە ناگونجێن هەبوو شێوازیان لێ کردوین لە کاتێکا پێشتر ئەوان وابوون هەتا ساڵی 1991 بەرلینێکی شەرقیمان هەبوو لەگەڵ بەرلینێکی غەربیە یعنی دوو بەرلینمان هەبوو کە پایتەختی ئەڵمانیا ئێستا تا ساڵی 1991 ئەو دیوارە عازلەی کە لە نێوانیانە دروست بوو لا نەبرا 1991 ئیتر کرایەوە بە یەک بەرلین و بوو بە پایتەختی ئەڵمانیا بە تەواوەتی کەواتە ئەبینی ئێستا ئێمەیان والێ کردووە ئەم دیوارە ئاسنینانیان لە نێوانی وڵاتی مسلمانانە دروست کردووە کە تۆ وا دیهاتوو حتا جەوازەکەش ڕەسیدێکی وای نەبێ کە بتوانین سەردانی چەند شوێنێکی پێ بکەی ئەوی سنووردار و دیاریکراوە بەڕاستی ئەگەر نەچیتە نژێر ئەو سیستەمە سەرمایەداری ئەو کە سەرپەرشتیە کابرا و خوشکە باشەکانی من لەبەرەوەی کە زانیمان گیانی ئیسلامەتی نێو خەڵکا ماوە بۆ ئەوەی کە بیر لەوە نەکەنەوە جارێکی تر بستنەوە ژێر سایە و سیستەم و حکومڕانی ئیسلام و بیر لەوە کەنەوە کە ئەو دەسەڵاتە دروستکەنەوە جارێکی تر بیرمان لەوە کردەوە ئێمە لە وڵاتانی خۆیانە سەرکردە دانین لە جلدی خۆیان واتە لە پێستی خۆمان لە ڕەنگی خۆمان لە دەنگی خۆمان لە زمانی خۆمان بەڵام بە پێی کۆنتترۆلی ئێمە بێ هەنگاو بنێن ئەمە قسەی بەرپرسە بووە کۆمەڵی واقعی قسە پێشایی من کە بەڕاستی ئەتوانم بڵێم بەقەدەر سەدان کتێب ئیسفادەم لەم قسانە کردووە بەڕاستی برا خوشکە باشەکانی من وتی تاوەی کە مسلمانان بیریان لەوە نەبێت کە جارێکتر سیستەمێکی حکومڕانی دینی و ئیسلامی بۆ خۆیان دروستکەنەوە
کە چەندین سەدە لە ژێر سایە و سێبەریا حەسانەوە تا ئەوەی کە گەشت بوو بە ئێمەش لە ئەندەلوس کە ئیسپانیا ئێستاکە ئێمەشی حەساندبۆیەوە 500 زانکۆ لە ئەندەلوسە بۆ لە ئیسپانیای ئێستا کە سوڵتان هیشام سەرپەرشتی کردو سەرکردایەتی کردو جۆرجی دۆن کە مەلیکی بەریتانیا بووە لەبەر چرا و فانۆزا دانیشتووە نامەی ناردۆ بۆ سوڵتانی شامی سیستێم و توێتی من خزمەتکاری تۆم نامەکەش ئێستا پارێزراوە ماوەتەوە ئەڵێ بەس کوڕکچەکەم وەرگە لە زانکۆکانی خۆت بەڵام مسلمانانیان بیئاگا کردو لە مێژووی خۆیان هەرچی کللتور و عاداتێکی جوانی ئێمە بۆ خۆیان دزیۆ کردویانە بە ناوی خۆیانەوە وایان لە ئێمە و لە گەنجەکانمان تێگەیاندووە کە هۆکاری دواکەوتنمان بەهۆی ئیسلامەوەیە کە هۆکاری دواکەوتنمان یعنی پەیوەستبوومانە بەم دینەی خوای پەروەردگار و هەتا پەیوەستیشی مەحسابی ئەوان بەم دینەوە عەقڵێتی گەنجەکانی ئێمەیان گۆڕی بەوەی کەوا ئێمە هەر لە دواوەین چونکە بیئاگایان کردوون لە مێژوەکەی خۆیان بیئاگایان کردوون لەو مێژە شەڕەنگێزەی خۆیان کە بە مەلاین کەسیان لە حەربی عالەمی یەکەم و دۆما کوشتووە بۆیە وایان کرد عەقڵی گەنج بگۆڕن لە ڕووی هزریەوە لە ڕووی فکریەوە عەقڵی گەنجەکانمانیان گۆڕیوە کە ئێستا ئێمە ئەوان خاک و ئاویان داگی کردوین و هەرچی سەرەت و سامانی ئێمە بە هەدەری بن بۆ خۆیان بەڵام سێرەکەین ئێمەش پەنابەینە بەر لای ئەوان کە بە حسابی خۆی جوابێکمان بدەنێ و ژیانێکمان بۆ دابینکەن و لەژێر ئەو دەسەڵاتانە ڕائەکەین کە خۆیان دایانناوە عەزیەت و ئازارێکی تۆ دەن ناڕەحەت دەکەن تاوەکو پەنابەریتە بەر ئەوان بۆچی ئەو کارەیان کە دەرگای پەنابەری وتیان بۆیە کە بیل لەوە نەکەن و مەوایەک بۆ خۆیان دروستکەن مسلمانان و لێەوە بتوانن دیسانەوە ئەو سیستەمە حکومڕانی دروستکرێتەوە و زاڵ بنەوە بەسەر ئێمە کە بەدەیان سەدە مسلمانان لایەک لە ئەوروپاشیان بەدەستەوە بۆ براو خوشکە بە ڕێزەکانی من حتا خراپیش نەبوون خوای پەروەردگار ئەو هێز و دەسەڵات توانایی هێشتنەوە بەڵام کاتێک کە سەرپێچی مەعسیەت دەستی پێکرد خراپە و تاوان دەستی پێکرد گەنجەکانمان بە ڕابواردن و فەساد و مەشروب و تریاک و حەشیش و بە قومارخانەکان و بە نێرگەلەی کێشان و بڕۆ سەیری چ جمەیەکی دێ و کافتریانێک کە ئەشیبەی کە بەڕاستی گەنجەکە دینارێ لە گیرفانیان نیە بەس ئامادەیە بچێشتێ پەیاکە بەس ئەو نەتوانێت شەو لە کافتریا لەگەڵ ڕەفیقەکانیان دابنیشێ هەموو شتێکیان لە بیری گەنجەکان بردوتەوە نە ئەزانێت چۆن بژی نە ئەزانێت چی بکە نە ئەزانێت چۆن اینجا ئامانجی سەرەکی ئەوان تێکدانی شیرازەی خێزانە جاران ئەگەر کەسێک تەلاق بدرایە ئەگەر تەلاق بدرایە جاران یەکسەر ڕاستەوخۆ چیرەوە دەک عەشرەتێک پێوی خەفەتیە خوارد ئێستا وای لێ هاتووە لە ئاستی ڕۆشنبیر و لە ئاستی ئیلتزامات بەدینەوە تەلاق ڕوئەدات بڕۆ سەیری ژووری تەلاقن لە دادگاکانە بزانە چەند کەس ڕۆژانە تەلاق ئەدرێت چەند هاوارەکەی لە ژوورەکانە بەڕاستی ژن بەسەر پیا و پیا بەسەر ژنە مەودایەکی کەمە بە خۆشەویستیش بە یەکتری گەشتون کاتێک کە زانین یەکتری جیابوونەتەوە چونکە شوێن ژیانێکی مادی کەوتون کە ئەوان ئێمەیان پێ خەڵەتان و براو خوشکە باشەکانم لەبەرەوەی ئێمە بڕیارماندا بەوەی کە سیستەمی پەنابەری لە وڵاتانمانە تاوەکو گەر کەسێک لەوانە عەزیەترا لە ژێردەسەڵاتەکانیانە تەمەنەن خۆشیان ئیعازیانە دەنێت کە عەزیەتی ژێردەستەکانیان بدەن بیان چەوسێن ناڕەحەتیان بکەن حتا خۆشی نازانێ و سەرکردەی کە دانرێ هەر بە حسنی مبارەک کە بینیمان لە میسر بە زەین العابدین کە لە تونس بینیمان بە معمەر قەزافی بە یەک بەیەکێم سەرکردانە هەمویان خۆشیان نەیانزانێت تا لە کۆتاییە هەستیان کردو بە ئاگاتونەتەوە کە ئەمانە تەنها بە کۆنتڕۆڵێک ئەجوڵێنەوە کۆمەڵێک معارەزەشیان بۆ دروستەکەی هەر کاتێ لەو سیستەمە سەرمایەداری غەرب لایەندا یەکسەر لە ناویان بەرن و کۆمەڵێتر بێنە شوێنەکانیان براو خوشکە باشەکانم و خەڵکیشیان پێ چەوسێن و تا میلەتەکانیشیان بەزەیان پیان نێتەوە هەر میلەتەکان خۆیان لە ناویان بەرن اینجا چاوەڕوانی ڕەحم و شەفەقەتی ئەوروپیەکانیش کاتەوە جارێکی تر کە کەسێکی تری بۆ دابنێتەوە سەرکردایەتی کات بە سیستەمێکی حکومڕانی ئەو کە تەنها خەڵەتاندنی خەڵک و لە ناوبردنی خەڵک و حتا ئەو سیستەمەی ئەوانیش بێ خەڵک هەڵە ناو ڕەزالەت و ناڕەحەتی و ئەشکەنجە و ئازارە ژیان بەسەر ئەبات و قەیران لە دوای قەیرانیش یەخی خەڵکی لێبرا و خوشکە باشەکانی من تی بۆیە دەرگای پەنابەریمان خستە سەر پشت و بڕیارماندا بەپێی ئەو قسەی کە ئەو کردی لە بەرچاومە وتی 40 ملیۆن پەنابەر وەرگرین 40 ملیۆن پەنابەر وەرگرین ئەوەی کە زوڵم مستەمیلێکە ڕقێک لە دڵیایەتی دێتە وڵاتانی ئەوروپا بەرامبەر بەو دەسەڵاتانەی کە خۆمان دامان ناوە ئەمانیش ئەبنە معارەزە و هەر کاتێ زانیمان ئەو دەسەڵاتە لە سیستەمەکەی ئێمە لایدا ئەی ڕوخێنین هەرکو چۆن سەدامیشیان ڕوخان و کابرای سیایی ئەڵێ یەکێک بۆ لە ئەندامە گەورەکانی سیایی ئێمە دوای ئەوە یەکسەر دیسانەوە چی ڕواداتەوە برا خوشکە باشەکانم یەکێکی تر لەوەی کە خۆیان پەروەردەیەکەنەوە ئەیکەنەوە بەسەرکردەی تۆ هەتا ڕۆژی قیامەتیش تۆ بێ ناو ناڕەحەتیا بێت لەبەرەوە بیریان کردەوە وتی بەڵام ئێمە تەمەن قسانی کە بۆ من کرد وتی من ئێمە بکەم ئیشەمان کرد زەرەرمان کرد بەسەر خۆمان ئاشکایەوە لە کۆتاییە چونکە خوای گەورە لە قورئانە فەرمێ وەیەمکوڕون وەیەمکر الله والله خەیر الماکرین ئەوان فێڵەکەن و ئەڵڵاش باشین نەخشەکێشە بۆ ڕۆشانەی پینانەکانی ئەوان تێمە و خەڵکی کاتە وڵاتانمان بە تاکید کەسانێکی التزامات بەدینیشی تیا بوو تاوەی کە لە ڕووی ئیسلامەتی و دەعو بانگەوازە و کاریگەری لەسەر مجتەمەعی ئێمەش دروستکەن تاوەی کە کەنیسەکانمان بفرۆشێ بکرێ بە مزگەوت تاوەی کە بە زمانی ئێمە قورئان تەرجمە بکرێ بە زمانی ئێمە ئێستا خەڵکانێکمانەیە
ئیمام و خەتیبە لە وڵاتانی ئەوروپا خەڵکی وڵاتەیە ئێستا مزگەوتی بەدەستەوەی بانگەوازەکات یعنی ئەگەر ئەو بێت و تۆ دەربەدەریشکا و عەزیەت و ئازاریش بە و بچنێتە وڵاتەکەی خۆت ئەیچی لەوەکە بۆی کوێی دەربکە لە زیندانی شادای بنێ هەر لە زیندانە کابرا بۆ خۆی چونکە دایک و باوک و خوشک و برای نییە دەسەکە بەداو بانگەوازکردن بگرە شوێنی زیندانەکە هێندێکیانێ پێی خۆشە کە خۆم گوێم لە بانخوازی فنلەندی بووە کە گرتویان و عەزیەتیان داوە توێتی زیندانەکەم پێی خۆشە لە دەرەوە چونکە لە زیندانە داوای کەسانێکی ترەکەم کە وەکو من وابوو باشە برا خوشکە بەڕێزەکانم کەواتە ئەمە پیلانە ئەسڵەکەیە کە ئەوروپا دەرگای لەسەر من و تۆ خستە سەرپشت بۆ چەندین ساڵ کە مافی پەنابەرەتی پێدای نیشانەی ڕەحم و شەفەقەت نەبوو کە بەزەیی بە من و تۆیا بێتەوە پێمان وابێکەوە ئەوێ جەنەت المەوایەکە و دەرگای خێر و خۆشی لەوێ ئەخرێتە سەرپشت بۆمان بەڵکو ئەگەر بێت و بە چاوێکی واقعیانە بڕوانی کاتێکا چیتە ناو شەقامەکانی خۆیان لە کۆپنهاگنی پایتەختی دانیمارکە خەسخانەی تایبەتی دروست کردووە بۆ ئەوەی کە لە جیاتوی کە خۆت دەرزی لە خۆ بدەی خۆت معتادکەی ئەوڵێ وەرە من دەرزیت نیەدەم بەدەیان و سەدان گەنج لە بەردەم و خەسخانە کەوتون ئەوروپیشن دانیمارکیشن ئەنجا لە بەریتانیا بە سەدان هەزار کەسە شەقامەکانە خەوێ لە هەموو وڵاتێکی ئەوروپی بەدەیان و سەدان هەزار کەس کە خەڵکی ڕەسەنی وڵاتەکەی خۆیەتی لەسەر جادە کەوتووە ئەوە خێرە ڕەحم و شەفەقەتی بۆ من و تۆ هەیە چونکە بۆ ئەو لە لای ئومەمی متحیدەشەوە لەو پارەی کە ئەم وڵاتەیەتی بە تایبەتی عێراقە خاوەنی نەوتە بەشی هەموو ئەو پەنابەرانەی کە ئەچنێ بە چەندین قات پارەی لەسەر ئەخواتەوە وەریەگرێتەوە بەبێ ئەوەی کەوا تۆ هیچی دەستکەوتێکیشی دەبێ بە شێوازی ئەوەشی کە ئیدا بە تۆ شتێکی سەرەتایی و سادەیە تۆ سەرەتا کاتێک ئەگەیتە ئەوروپا دڵت خۆشە چونکە سەیرەکەی ئەتخاتە کەمپێکەوە کۆمەڵێ شتی سەرەتاییت پێدا لە جلوبەرگ و پۆشاک و خواردن و شوێنی نیشتە جێبوونە بەڵام وردە دوایی کە لە کەمپی مۆقەتە نەقڵتەکا بۆ کەمپی دائیمی لە هەندێک وڵاتە هەر خانوویتیانێت تاوەکو و کاتی جواب وەرەگریتووە لە کەمپای کەمپەکە جاری وایە دوو عایلە لە خانوویەکا داهانێ مەتبەخیان مشتەرەکە کاپیەکەوە جاری واشێ هەر مەطبەخیشیانێر خۆیان خواردنیان بۆ دروستەکەیت ساڵێکە مێتەوە دوو ساڵە مێنێتەوە تۆ بێ ڕازیبی بەو شتێک کە بۆ دیارەکە نسبەیەکی کەمیش پارەتەدا تێمانگانە هەندێک وڵات هەیە مەنتیقە چۆڵەکانە پێپڕەکاتەوە کاتێکە تۆ چیتەوێ خۆ تەسلیمەکەی لەناو شارێکا داد نانێ بەڵکو ئەو نێرێ بۆ لادەیەک لە لادێکەشەوە دوور تەخاتەوە وەکو چۆن من لە فنلەندا کاتێککە خۆمان تەسلیم کرد لە شارێک نقلیان کردین بۆ لادەیەک لە لادێکەش 7 کیلۆمەتر دوور بینەوە بەستەڵەکەیە 3 مان 4 مان ئێمە ئەرزی سادەمان نەئەبینی بەڕاستی هەمووی بەفر و بەستەڵەت بوو لە شوێنێکی شاویانی ڕۆژانە مناڵەکانمان پاسکی دەچوونە مەکتەب چەند جار مناڵ کەوتۆ دەسوقاچیشکاوە کە سەراگای لێ نەبووە وڵاتێکی چۆڵ بووە باشە براکانی من بۆیە کاتێک کە تۆ چی سەیرەکەی ئەمجا ئەو نسبێشی کە دیاریە کابوت ئەگەر کەسێک لەوێ جگەرەکێش بێ ئەگەر کەسێک لەوێ مەشروب خۆر بێ ئەوە ژیانی ئەفەوتیە یا کەسێک قومارچی بێ ئەو کاتەی تر ژیانی تەواوتیەکە چێ بەسەریەکە لەبەرەوەی کە ئەم پارەی کە ئیداتی نسبەیەکی کەمە ناچار پەناباتە بەر کۆمەڵێشتی مخالەفات و حتا دزیکردن زۆر ئاسایشێ بەلای بۆی کە خۆی نەجادا لەو ناڕەحەتیە کەواتە ئەم ئەسڵەکەیە کە من باسێکم بۆ ئێوە ئەم دیوە شارەوەی کە خەڵک پێی نازانێت کاتێک کە تۆ چیت ئەوێت دوای ماوەیەک بۆچی بێتاقەتە بن ئێستا ئەوەی کاچێتە ئەوروپا تەمام مستەمع ئێمە یەک غەڵەتی گەورەمان هەیە هەتا خۆمان ئەو هەڵەیە تاقی نەکەینەوە کە گەورەکانمان کردویانە یا کەسانێکی تەجروبەدار لە پێش ئێمەوە کردویانە دان بە حەقیقەتانانی چەند کەسەیە کە ویستێتی بچێ بۆ ئەوروپا نەسیحەت و ئامۆژگاریم کردوتم براکەم ئەمە حاڵ و گوزەرانی ئەوروپایە واز لە هەڵوەشانەوەی ژیانی خێزانداری بێنە لەوەی کە مناڵەکەشت خۆت خاوەنی نیت لەوێ ئەبرێ بێجگاوەشکە گەر جوابت نەداتێ لە کەمپێکە ئەو ڕزێنێ تووشی نەخۆشی نەفسیتەکە تووشی کابەتەکە بەڕاستی ئەمجا لەوێ ئینسانوالێکە ئەوروپا و مغناطیسیەوە هەروەندەی کە گرتی تەمەڵی کردی لە کەمپەکانە ئیتر توانای ئیشوکارت نامێنێ و ئەمجا ناتوانی بێتیشە بۆم ناڕەحەتی کە ئێرە بەجێهێشتووە چونکە لێرەش کۆمەڵێک سامانت لەدەست داوە خانوت فرۆشتووە سیارەت فرۆشتووە دوکانە لەدەست داوە خەڵکی وایەوە نەکبەت و داماوە خوای گەورە سەرەت و سامانێکی زۆری بێبەخشیوە هەمووی فرۆشتووە بۆ چەندین دەفتەر هاتووە بۆ ئەوروپا لەوێش لە کەمپا لەگەڵ ئێمە لە کەمپێکا بووە لێرەشە لەو پەی ڕەفاهەت بووە ئەسڵەن بەدەیان ساڵی ئەوروپاش ناتوانین بگاتەوە ڕەفاهەتی هەیەتی لەوێ خەڵکی بە ئاسایی نابێتە خاوەنی ماڵی خۆشی خەڵکی وڵاتەکان نام لە خاوەنی ماڵی خۆیان چ جاوی کە تۆیەکی پەنابەر بە ئاسانی حتا ئەگەر بژبیتە خاوەنی مڵکێکی خۆت سامانێکی خۆت دوای ماوەی پێتەڵێ نامەت بۆ دێتەوە لە ڕووی تەکسە واز دەبێن لە ڕووی زەریبات واز بێ ئەمجا وردە ئەم پارەیە دەکوێ بووە من ئەینە لەکە هادا تو کاتی خۆی هاتی بە ڕوت و قوتیاتیتە وڵاتەکەی من یعنی چاودێری و ڕقابەی ئیداری لە ئەوروپا ئەمەندە توندە کە تۆ وەکو وڵاتی خۆت نییە بە ئاسانی بتوانی خوای گەورە کۆمەڵە سەوسامانە پێبەخشێ بە ئارزی خۆت لەم لا بە ولا خانووی پێ بکڕیت و سیاری پێ بکڕیت و یعنی دەستت لە ئیشەکە جێگیر بێ برا خوشکە بەڵێ لەوێ محاسبەی لەسەر حتا تۆ کە لە هەندێک کەمپای ئەگەر جلوبەرگێکی تازە برادەرێکیشت بۆی کڕێبێتی سۆشیال بۆی هەیە لێت پێچێتەوە و جلەو لەکوێ کڕیوە
چەندین حاڵەتی وا ڕووی داوە ئەم جلەی تۆ لە مارکێتە بای ئەوەندەیە ئەم پێڵاوەی تۆ بای ئەوەندەیە چونکە ئەوان خۆیان لەو حساباتە سەختا ژیان بەسەرە بن وەکو ڕۆبۆت ژیان بەسەرە بن براو خوشکە بەڕێزەکانی من کەواتە بۆیە کاتێک ئێمە تاو هەڵەیە ئەنجام نەدرێتەوە لای کەسەکانەوە نەچنە ئەوێ پەشیمان نامنەوە چەند کەس ئەوە نەسیحەتم کردووە کە دوای بەعینەوە ڕۆشتووە لێرە کۆمەڵی دەستکەوت و سەرمایی هەبووە لە دەستی داوە کە چۆتە ئەوروپا ئەمجا پەشیمان بۆتەوە ئەمجا پەشیمان بۆتەوە و توێتی وەڵڵاهی قسەکانە هەمووی ڕاز و مامۆستا هیوایانە تەلەفۆنی کردوت و مامۆستا خۆزگە بە قسەم کردیتایە وەڵڵاهی وە لێرەوە ژیان و فەوتاوا خێزانم فەوتا خێزان بەلایەکە مناڵ بەلایەکە خاوەنی هیچ شتێکی خۆم نەماوم بەڕاستی تەنانەت ئەگەر هەبێت دوورکە نوێژە بۆ خوای پەروەردگار ئەنجامی بدەم لەبەرەوە براو خوشکە بەڕێزەکانی من ئەمە مەرحەلەی یەکەمی ئەوروپایەکان بوو کە فێڵیان لە خۆرەڵاتی ناوەڕاست و وڵاتی مسلمانان بە تایبەتی و هەروە ئەفریقیەکانیش ئەمانش کە کەوتە ناو وەسعەوە کرد بەوەی کە ئەوان ڕەحم و شەفەقەتێکیان دیاری کردو بۆ من و تۆ کە لەوێ دەرگای خێر و خۆشیمان سەرخەنە پشت بەڵام کاتێک ئاچی ناوێ دوای ماوەیە کە ئەکەوینە ناو ناڕەحەتی و میحنەت و ئازارەوە ئەمجا پەشیمانە بینەوە جا ئەگەر کەسێکیش گەنج بێ خێزانیشی لەگەڵا نەبێ لە کەم پێکا لەگەڵ ئەنواع کەسا دایانێ تەمان خێزاندارەکانی شەروایە لە شوێنێکا کە داتەنێت چواردەوری تۆمی پەنابەرە ئەسڵەن بە ئارزوی خۆت نییە بڵێ لە فڵان شوێنە فیسار شوێنە بم بە هیچ شێوازێ بۆتنی ئەم لاولا بکەی حتا و کاتەی کەیسی پەنابەری یەکلایێت کە کەیسی پەنابەریش یەکلای بۆ جوابیشت وەرگرت ئەمجا ئەرکی زیاترەکەوێتە سەر شانێ بە ئارزوی خۆت نییە بڵێ حەزم لە فڵان شارە لەو شارە جاری وایە شارەوانەکەی وەرد ناگرێت یان خۆی لە هەندێک وڵات وەکو ئەڵمانیا پێتەڵێت تۆ بێ ئەوەندە ساڵ لە فڵان شارە نیشتەجێبیت جوابیشت وەرگرتووە تۆ بە ئارزوی خۆت نییە سەرەوە سەرکەی ئەبێ ئەو چەندین ساڵە بە ناچاری لە وڵاتە لەو شارە بەریتە سەر کە شارێکی بچکۆلەیە خانی بۆ گرتوویتایە ئەمجا لەوێت وردە هەر ئەوەندەی تەمان کەسێک کە لە کەم پایە لەوانەیە حاڵی ناڕەحەت بێت چونکە چاوەڕانی جوابەکە ئیقامە بکە کەیسەکە یەکلایی بێتەوە بەڵام کاتێک کە جوابی وەرگرت ئەو کاتە نازانێ بەخۆی کارکی سەرشانی چەند قورستر بووە ڕاکا بۆ شار یاڵە خانوو بگرێت دوای ماوەیە یەکسەر نامەی خوێندنی بۆ دێت کە بچێت زمان بخوێنێ دوای 1-2 ساڵ یاڵا دەی ژن بەجیا پیا بەجیا بێت چون پراکتیککەن تۆ چەندێکە پارە و لەم کەمپاوەرتۆروا بە ئاسانیە تۆی پارەکە بخۆی نەخێر لە قوڕگە دەرێنێتەوە بە چەند قات لێت وەرەگرێتەوە جارێکی تر پراکتیکت پێکا شەژمان ساڵ لە شوێنێکە ئیشی پێکا هەموو پارەکە دەچێتەوە بۆ سۆشیال 1 دیناری نایەتە گیرفانی تۆ جاری وایە دوای 6 مانگەش کابرای کۆمپانیایە شەریکەکەڵێ ئەم کەسم قبول نییە ئیشیشی پێکردوی پارەکەش ڕۆشتەوە بۆ ئەو لەبەرەوە زۆر گرنگە براو خوشکە بەڕێزەکانی من ئێمە ئاگاداری دیوە شاراوەکانی ئەوروپا بین ئەم گەنجە داماوە کە بەڕێیەکەوێ لە وڵاتی خۆی دایک و باوکی قوربەسەری خانی بۆ فرۆشن ماڵی بۆ فرۆشن بەڕێیەکەوێ یاخوا نەکەوێتە دەستی کەسانێکی خراپەکارەوە هەر لە تورکیاوە لە دەستی قاچاقچی خراپ و زاڵم و ستەمکارەوە بگرە حتا گاتە وڵاتانی تر کە پارەی نەخورێ کە نەکەوێتە لای کۆمەڵی خەڵکی خراپەوە لەوێ لە جیاتیەوەی کە دایک و باوکی دڵخۆش بۆی کە ئەولادەکان پارەیان بۆ بنێتەوە ئەولادەکان ون ئەبێت دیار نامێنێ ناوی نامێنێ چونکە لەگەڵ کۆمەڵی خەڵکی خراپە خەریکی فعل و فەساد و خراپەکاریە پارەشی پێ نییە و دائیمە لەسەر و جانانەشان محتاجە ناڕەحەتە حتا معتادە بێ ئەمجا لیا بەخۆی لەسەر جادەیەکەوێت و مری لە ناوەچێ و کەسیش نییە هەواڵی بکەێتەوە کە سوکاری بۆی جاری وای بینی ڕست پێم بڵاو بکرێتەوە تخوامە فلان کەسە خەڵکی فلان شوێنە چەندین ساڵە لە ئەوروپا منەو کاتانی لە ئەوروپا بووم بە بەردەوامی تەلەفۆنم بووە هاو مامۆستا لە فلان وڵات خێرتە گاتۆ خەڵک زۆر ناسی بەوەی بانکوازیەکەتەوە ئەم کوڕەمان ماوەی 10 ساڵە هاتۆتە ئەوروپا نزیکەی 3 ساڵ هەواڵمان لێ نییە کە بە دووادا چوونم بۆ کردووە لای هەندێک کەسەوە وتیان وەڵی مامۆستا یان گیرا بوو لە شوێنێکە لەسەر ئیشی تریاک و دەرمان ئیتر تەواو نەی ئێوێرا بە کەسوکاریشی بڵێ بۆیە کە حەیای نەچێ ئەمجا هیچیشی بەدەستەوە نەماوە کەسوکاریشی خستۆ سەر ساجی عەلی لەو لاشەوە یان ئەوەیە بۆ خۆی لە شوێنێکە لەگەڵ ئافرەتە هەڵخەڵەتێنراوە براوە بۆ خۆی لەناو فعل و فەساد و خراپەکاریان نقم بووە لە جیاتیەوەی کە ئەو پارە بۆ دایک و باوکی پیا بکە و بینێتەوە ئەبێ دایک و باوکی خەمێک لە ئەولادەکەیان بخۆن و فریاکەون پێشەوەی کە معتادیکەن پێشەوەی کە تووشی دەیان نەخۆشی کوشن دەبێ بەپەلە کوڕەکەیان بێنە وڵاتی خۆیان کاگەر ئەویش دەستکەوێتەوە چەندین جاریش بینیمانە لای چالاکوانەکان و کە چۆن گەنج لەسەر جادەکانە کەوتو هەستاون مقابلەیان کردو داوایانە کە سوکاری کردو کە فریای کەون هەتا لە ناو نەچۆ بەڕاستی برا خوشکە بەڕێزەکانی من بۆی ئەم گەنجە داماوە کاتێک کە بەڕێیەکە بەسەر ئەم دۆزەخەیە ئێمە سەردەمی ئێمە خراپتر بوو چونکە وایە بە قاچاقچی ئێران لێرانەوە قاچاقچی تورکیا لە بینی تورکیا وان سەدان سەعات ڕێگەمانە کرد لەو سەرباز سۆڵە چەندین گەنج بۆ شاخانەی کوردستانی تورکیا وەڕقی بردەوە بەڕاستی بێزگە و زوڵم و ستەمەی کەلێتە کرا ئەمجا دوای بگەرە ئەستەمبول لە ئەستەمبول شەیاڵا بەڕێی قاچاق و ناڕەحەتی بەڕێی غابات و بولغاریا و یۆنان و کێو کتاب گەیتە ئەسیناوەتە زانکە ئیتر جام ئێمە وا بووین وەمان ئەزانی کە لە کوردستانەوە گەشتینە ئێران ئەو مەرحەلەیەکی چاق قورسمان بڕیوە بەڵام کاچوونە مەرحەلەی دواتر هەستمان نەکرد با هێشتا هیچمان نەکردو سەرەتاشان نین کاگەشتێن تورکیاوە خەژی ساحەتمان کرد کاگەشتی تێ یۆنان تەواوی تۆ بەس بگەمە ئەسینا ئیتر هەموو شتێک تەواوە بێ بەڵام کاچیتە ئەسیناسەیە کرد بابە هەر ئەمە دەرگای ئەوروپایە تەشبیه نەبێت چۆن ئینسانە چێ بۆ ماڵێک سەرەتا چێتە ژۆر لە
بەلەکۆنێکە بۆ شێوازە بوو لە مەدخەلێکەوە ئەمە مەدخەلێکە بۆ ئەوروپا هێشتا تۆ نەگەشتویتەتە ئەوەی کە پێی بگەی بە حسابی خۆت دوای ئەمجا بەم ناڕەحەتیانی بینی باخیرە بگەرە ئیتالیا لە ئیتالیاشا یاڵ ئەو خێش نەجاتمە نەجاتبوونی چی بابەت کاچی تەیتەڵە سەدان و هەزارانی تر و خۆتە بینیتەوە جارێکی تر هەمووی لە ناڕەحەتیای لە میحنەتایە کە بگاتە شوێنێ یاڵە فڵان شوێن جوابەکەی باشە فڵان شوێن ئیتر ئەم هەموو ئیدعا و ڕیکلامی کە ئەکرێت و خەڵکێک گەڕات و سێکا واش دەرناچێت بۆ شێوازە فەخێکە تی ئەکەوێت داوێکە بۆی ئەنرێتەوە کە ئەکەوێتە وڵاتێکی تری ئەوروی بەدڵی خۆی بەحسان وڵاتی هەڵبژاردەوە خۆشیەوێ کە ئەچێتە ناوی سێرەکە بابە لە چه حاڵەتێکا ژیانی بەسەر بردووە دوای چی کەوتووە ئەی باشە چۆن ئەم پارەی کە سەرفم کردو پایکەمەوە جارێت و ئەسڵەن ئەگەر لە کەمپی مۆخەتا داونێ لەناو غابات و لەناو لادەیەکا داونێت ئیشوکاری هەرتیانیە بە ڕەشی ئیش دەست ناکەوێت ئەوەشی کە ئەداتێتەنا بۆ ئەوەیە کە بژێوێکی سادی ژیانی خۆتە لەو کەمپەیە ئەنواع خەڵکت لەگەڵادانێ لە ژوورێکە هەیە لێرە بە ژووری خۆشی ڕازی نەبووە سیارەی هەبووە دوکان و بازاری هەبووە و هەروە بێتەوە بە ئارەزوی خۆی تەسەڕوفاتی بەسەر پارەوە کردووە لەوێ تووشی فێری ڕەزیلیش دەکات لە ڕووی اقتصادەوە ئێمە لە کەمپێکە لەبەرەوەی کە ئەو مارکێتەی کە لە لادیەکەمان نابوو کیلۆیە تەماتە تەسەورەکەن بە چەندێک بووە بە 5 یۆرۆ 1 کیلۆ تەماتە بە 5 یۆرۆ بووە مانگانەش ئەگەر مناڵت هەبوایە 265 یۆرۆیان بۆ باوکو دایک حسابەکەن نەفەری ئەگەریش مناڵت نەبووایە 350 یۆرۆ یعنی ڕۆژی 7 یۆرۆش حسابکە کە بۆ یا بۆ 10 یۆرۆش پارەی پیتزایەکە بەڵام مەڵێ بێ خۆت فێربی اقتصاد دیاریکی بۆ خۆت و خۆش ژیان بیتە سەر بۆیە بە ناچاری 2 هەفتە جاری مای جارێک ئەچین بۆ شارێک کە 40 کیلۆمتر لێمان دوور بوو بڕواکە ئەبوایە بەشی 2 هەفتە بۆ 3 هەفتە تەماتە و خەیار کە کێ لای ئێمە لە کوردستانە ئێستا تەماتە بۆ هەفتە یەکڕێ خەیار بۆ هەفتە یەکڕێ ئەبوایە تەماتە و خەیارمان بۆ 2 هەفتە بکڕیایە تاوەکو چونکە کیلۆی لە لیدڵە بە 2 یۆرۆ بە 2 یۆرۆ نیو بوو نیوقاتی ئەو مارکێتی لای خۆمان مەجبور ئەچووی 5-6 کیلۆ 10 کیلۆ تەماتە بردەوە بە سنووقێک لەگەڵ کۆمەڵێک کەسە ئاوا بۆیە فێری ڕەزیلی تەکا فێری ئەوە تەکا نەبەخشی لە پێناوی خوای پەروەردگارە چونکە ئیتر وردە ئینسان فێری ژیانی ڕۆبۆتی ئەکا دوای ماوەیەکیش کاکەویتە سەرەوەی کە جوابی شوەرگیرە چیتە شارێکەوە ئەڵێ ئەو خێژی ساحەتن کە بەڵام لێرەوە ناڕەحەتیەکان دەست پێکا تەسەوڕەکەن ئەو کەسانی کە بە ئاواتەوەن خوای گەورە جنسیان پێبەخشێ لە وڵاتانی ئەوروپا دوای ئەوەی کە جنسیە وەرەگرێ ئەنجا دەرگای میحنەت و ناڕەحەتی دەسەخرێتە سەر پشت مەگەر کەسانێکیان عاقڵانە یەکسەر دوای جنسێکەوەری گرتووە بەجێ هێشت وڵاتەکە و هاتوتە وڵاتی خۆی تەنها بۆ وراق تازەکردنەوە بچێت سەردانی وڵاتەکە بکە بۆی کە جواز دوای 2 ساڵ جارێک 8 ساڵ جارێک لە هەندێک وڵات کە بچێت تازەی کاتەوە دانیشتە وڵاتی خۆمە ئەسڵەن هەر بیری لای ئەوروپاش نییە بەخوا دوکان و بازاریدان چەندین ڕەفیقمەیە کە لە ئەوروپا جنسیان ێساتون لە تۆ لە کوردستان دانیشتون دوکانیان داناوە و ئەسڵەن چەند ساڵ جارێکیش بیلەوە ناکەنەوە کە سەفەرێکی ئەوروپا بکەنەوە خەڵکی ئەوەی کە ڕۆژتووە پێشتر تێگەشتووە لە واقعەکەیان ئەیزانی ئەگەر بێت ئەوەی کە عاقلم نەمیشە وتومە هەر برایەکمان هەر خوشکێکمان ئەوەی کە لە ئەوروپا وێستا گوێی لە منە نەسیحەت و ئامۆژگاری یەکەم ئێمە خەڵکی کوردستانی و بەردیش لەجێی خۆی سەنگینە هەرچی میحنەت و ناڕەحەتی و قەیران بەسەر تۆ بێ هەر لێرە خاوەنی خۆتی بابزانی خاوەنی مناڵەکەتی تا حەدێ کەس و کارت هەیە لە دەوروبەرتە کۆمەڵێ موسڵمان هەیە لە کاتی میحنەت و ناڕەحەتیەکانە بەدەم تۆوە دێن بەس لە ئەوروپایە برای ئاگا لێ نییە ئەم لە شارێک و لە شارێکی تر وەڵی ئەوەی کە ئاگای لە یەکتری بوو بێ تەنها کەسانێکی دیندار بوون کەسانێکی بەخوا سوڵحاو بوون کە لەبەر خوایەکیان ناسی و مەگە سەردانێکیان کرد بێ ئەویش خۆم کات و ساتێک نییە براو خوشکە بە ڕێزەکانی من ئەمجا دوای ئەوەی کە ئەم ژیانەی بۆ دابین کردی کاتێک کە زانی وردە و دە ژیانی مادیە خێتە سەرپشت پیا و کارتی بانکی خۆی ئەبێت ژن کارتی بانک خۆی بەجیا پارەیان بۆ دابەزێ ژن پارەی خۆمە پیا و پارەی خۆمە دەی وردە ئەم خۆم و خۆمەیە وا ئەکات ئیتر دڵڕەقبوونەوە دروستە بێ لە بینی ژن و مێردا ئەمجا خوێندنە بۆ دانێ ژن ئەبێ بەجیا بچێت چونکە مناڵیان هەیە لە ماڵەوە بەیانەکەی تا نیۆڕۆژ نەکاتێ نیۆڕۆژ تا ئێوارە پیاوەکە ئەمە مەودای ساڵی 2 ساڵ 3 ساڵمە تێوپەڕاند دوای ئەوە ئەمجا ئادیوەرە کاکێکیان زەحمە نەبێ بڕۆ بۆ ئیشکردن یاڵا نابێ هەراو بخەیت و بخەوی ئەنواع نەخۆشی بدۆزەرەوە ئەنواع ئەم لاولا بکە هەر بە زۆر ئیشت پێەکە هەموو ڕێگەیەک لە یەکدە چونکە ئەوە ژیانی مادیە ئەوروپا سیستەمی سەرمایەداریە مردنی بەشەر لای زۆر ئاساییترە لەوەی کە حەزارەتەکەی تێبچێت زۆر خەڵکی ئەڵێ مافی ئینسان لە ئەوروپایە با بە سەدان و هەزارامە وەڵڵاهی من لە ساڵی 2004 کە پەڕیمەتەوە بۆ بەریتانیا لە دۆڤەر چەندین ئافرەتی گەنجی 17 ساڵی فەڕەنسیم بینیوە لەسەر جادەکانە بەدەستی ئەم و ئەو یاریان پێکراود و لە ڕووی بەڕێستان کاتێ پرسیارمان لێکردن باشی ئەو فەڕەنسینە هەمجاون داماوی چونکە تازە گەشتوونە ئەوروپا نەمان ئەزانی کە چ میحنەتێک بەسەر خۆشیانەوە هەیە حتا خودی خۆیان و ئافرەت چەند چەو ساوەیە لەوێ ئەخە وەڵای ئێمە تەمەنمان نەبوو تا 18 ساڵ تا 18 ساڵیش حکومەت هیچ مافێکمان بۆ دابین ناکات توانێت ئیشکردنیشمان نیە دایک و باوکیشمان معتادن هەیە معتاد و دایک و باوکی پارەکەی میشە خوارد و مناڵەکەشی فڕێدا بێ سەر جادە
تێگەی لە ناو کاڵاسیات چەندین ئافرەتی گەنجمان بینیوە کە دەستدرێژی قلای سەریان بۆ پاروەنانێک والله ئامادە بوو لە فەیکی بۆ بکردرێ تاوەکو لەشی خۆی ئەفرۆش تا لە فەیکی بۆ بکڕێ یا بۆ دەرمانێک لەسەر جادەکان وەسەڵ هەموو کچە گەنجە سەیرەکەی بەڕاستی کە ئەیبینی بەزەیت پیانەیەتەوە باشە بۆیان لێ هاتوو ئەمانە ئەوە مدمینیان کردوون بۆیە ڕەحم و شەفەقەتەکە ئەوە نییە کە تۆ لی تێگەشتووی براو خوشکە بە ڕێزەکانی من دوای ماوەیە کە خوای پەروەردگار دەروی خێری لێکردیتەوە بە حسابی خۆ جوابە پێبەخشە ئەمجا لێرە وەکتووە میحنەتەکان دەست پێەکە یاڵە ئەمجا ژن بەجیابێ بخوێنێ پیا بەجیا وردە وردە ژن و پیاو لە یەکدا ئابڕن با بزانن سیستەمی سەرمایەداری دەجالی ئەزانی چییە ئەوەیە کە شیرازەی خێزان هەڵوەشێتەوە چونکە ئەوەی کە ڕێگە لەوان ئەگرێ دروستبوونی خێزانە کۆبوونەوەی خێزانە ڕسمێکی گەورەیان هەڵواسی و لە کەمپەکانە بە ناوی سەڵی بەحمەرەوە خاچی سوورەوە کە دایک و باوکە کە سوکارن لەکوێیە لە هەر وڵاتێ دیار نەبێ بۆ تێنینەوە لە کاتێکە لە ناو کەمپەکانە خۆیان ئافرەتیان جیا کردەوە و پیاویشیان جیا کردەوە ئەیان خوێن بە گوێ ئافرەتانە تا لە پیاوەکەی جابێتەوە بڕوا بکە مناڵت عیبی نەبووە هیچی نەکردووە چۆتە مەکتەب بایەشکی داوە بانگیان کردووە مناڵە بۆچی بایەشکەدا ئەم شۆ دیارە نەخەوتووە بەس ویسیان نقطەیەکی لەسەر دروستکەن هەتا وردە لە سەرتی قورسکەن و مناڵەکەت بەرن چونکە خۆیان مناڵیان نابێ چاوی لەسەر مناڵەکەی تۆیە و ئێمەشی ناوێت مناڵەکانمانی ئەوێت ئەزانێت کە شەرقی مناڵ ئەخەنەوە جاو داما و مناڵی زیاتر خستەوە تاوەکو پارەی زیاتر لە سۆشیاوەگە نازانێت کە من لە قورقوڕاغی دەرێنێتەوە جارێکی تر کاتێککە گەورە ئەبێ خۆی پەروەردەیەکە بە تۆڵێ بەس سەرپەرشی کاری مناڵەکەتی خاوەنی مناڵەکەی خۆشت نیت فێریەکە لە خوێندنە ئەگەر بێت و باوکت دایکت بەرامبەر هەشتێکیان کرد یەک تەلەفۆنکەوە ڕقەمی پۆلیسەکەیە وە ڕقەمی مامۆستاکەیە لە مەکتەبە مامۆستا دێت یەک بەیەک لە تەلەبەکان وەکو مەسئول تەحقیقێک لێک پرسیاریان لێکە لەو مناڵانە ئادی کێ دایکی عەزیەتیدا کێ باوکی عەزیەتیدا هەتا بیکا بە نوقتە کاتێک زای مناڵەکە و براوە نەوزانیوە کە چیت کردو لە مناڵەوە بردووتان ئاوایە ژیانی ئەوروپا براو خوشکە باشەکانی من کە خاوەنی خۆت نیت خاوەنی خێزانەکەشت نیت بە هەمان سیفەت ئافرەتیش هەڵە خەڵەتیان دێنێ بەناوی کە مافی ئافرەت و پیاوەکە و زوڵمت لیەکە و عەزیەتەدا وردە تا لە پیاوەکەی جیاکەن کە لە پیاو جیان کردەوە ئەمجا دوایی بە گریان و هاوار خوایە چۆن بگاتەوە بەم پیاوەی چۆن بگاتەوە بە کەسوکاری کە ناتوانێت بچێتەوە لای کەسوکاریش شێوازێکیان لێ بەسەر لێناوە داماوی قوڕ بەسەرە تەواوی تر هەموو ڕێگەکانی بەچاوە تەنگ کراوەتەوە وەی زانی کە لە پیاوەکەی جیا بۆیەوە ئازادی وەرەگرێ و هەروەها هەمان ئەو شتانەی کە پێشتر بۆی کرا بۆی جێبەجێ کرد ئەمجا غەسفی سەرشایەتی بچێ خۆی بژێوی ژیانی پێیان بکە ئیش بکە ماندووە بێ خوای پەروەردگار نەفەقەی لەسەر شانی پیاو داناوە بەڵام لێرەی تر بێت نەفەقە لەسەر شانی خۆی بێ بۆیە بینی وردە کیسەیان لە یەکتی جیا بێتەوە نە پیاو مەسوفی ژنەکان ژنی ئافرەتەکە ئیتر وردە تەنها وەکو ڕەفیقێک لە ماڵێک کامێنن ئەگەر هەندێکیان بمێنەوە ئینا باقی زۆربەی زۆریان ئەبینی کاگاتە ئاسێ بگەوەی کە دوور لە دینە بەتایبەتی یەکسەر لە پیاوەکەی جیا بێتەوە ئەسڵا حساب بۆ پیاوەکەی ناکە پیاوەکە بە هەمان سیفەت دوای ئافرەتی ترەکەوێت بۆچی ئەم خیانەتە زەوجیانە لە ئەوروپا زۆر ڕوەدا لەبەر ئەوەی کە ئەوەندەی کە پیاوەکان لەگەڵ کارمەندەکانان لەو دائیرەی کە ئیشی تیاکەن لەو شوێنەی کە ئیشی تیاکەن لەو کارگەی کە ئیشی تیاکەن ئەوەندە لەگەڵ خێزانی خۆیان نین وەکوتم لە خوێندنەکەشا پیاوژن لەبەری مناڵیانێ بەجیا لەبەرەوەی کە یەکیان ناغی لە مناڵەکان بێ کاتێ دێنەوە هەردوو لاهی ناکەن پیاوی وایە لە بەس دەخەوتنا خێزانم بینیوە جاری وایە بە دوو شەو و دوو ڕۆژ مناڵەکانی خۆم ماچ نەکردو واللهی ئەمەی کە بۆ تاماسەکەم واقعە باشە لەبەرەوەی کە بۆ بەردام لە ئیشە جنسەی وەرگرتووە 40 ساعت دەبێ ئیش کارە سەر یەک هەتا بژێوی ماڵ و خانوم هەموو شتێکی وەکو ئەوروپیەکەی لێدێ تۆ کە جنسیەت وەرگرت بە حسابەکو ئەوروپیەکت بێ هاتووە بەڵام هەر هاوڵاتی پلە دویت هەر کاتێ بێ وڵاتە غەڵەتێکی بەسیط لێ بینێ تۆ سەرڕەشی هەر بۆ چاو سەیتەکە یەکسەر جنسیەکە لەوەی گیان سواری تیارەتەکە و نێتە وڵاتی خۆت بڕوا بکەن لەیەکی لە وڵاتە ئەوروپیەکان کابرایە کە خەڵکی ئێران بوو فارس بوو ڕیستۆرانتی هەبوو کابرا باشە و بێدین بوو کابرا هەر باوەڕی بە هیچ دینێک نەبوو کاتوێ جوابی وەرگرتە بوو نەگەوەی کە بە موسڵمانەکە ئەو هەر تۆ سەرڕەشی ڕقی لێتە بەس ئەوەی کە شاگردێکی لە دوکانەکەیە ئیشی تریاک و حەشیشی کردبوو دوکانەکەیان مسادەڕە کرد بە بیجامەوە بە قات و بیجامە وەڵڵی چۆنتان پێڵم ئەوە کە پۆلیسیان تەرپول گرتی بە قات و بیجامەوە سواری تیاری کردو تاران دەیبەزان ئیتر چی لێکە ئێران کەیفی خۆیەتی ئەوکەی مشکلەیەوە وتی بابە خۆ من هاتوومەتە وڵاتە کۆمەڵێک شتم هێناوە پارەی کەسوکارم هێناوە ڕامکێشاوە ئیشی پێکەم بابە هیچ نەبێ پارۆشتەکەم بۆ گەنەوە کە دوکانی ڕیستۆرانتەکەم و پیزەریەکەم بۆ بگەڕێنەوە ئەو پارانەی کامەوتی کە تواتیتە وڵاتی چیت پێ نەبووە هەرو قات و بیجامەیە لەوە زیاتر نییە بڕۆ خۆ حافیزت بێ ئێستا دەستی بەسەرای گیراوە ژیانی ئەوروپی هاوایە برا خوشکە بە ڕێزەکان کاتێک کە نەخۆشی کۆرۆنا دەستی پێکرد ئەو کاتێ ئێمە زانیمان کە ڕەحم و شەفەقەت هەر نییە برایەکمان لە وڵاتی ئیتالیا لە بەرشی بە ساڵاتچوەکانە ئیشیە کرد تی وەڵڵاهی مامۆستا
خوا بۆ خۆی ئاگای لێیە ئیشم نەما ئەم پیاوە خواردنیە بر بۆیە لەو شارێکە نیشتە جێوتم بۆچی وتی حەچی ئەوەی کە بە سەڵات بوو کوشتیان ئۆکسیژنەکەی سەلوتیان لێ کردەوە بەناوی نەخۆشی کۆرۆناوە چونکە بۆ پارێکی زۆری لەسەر بانک ماوەتەوە یەکە سوکاریشی نێ بۆ کێ بۆ حکومەت بەجێمێنێتەوە دەسەڵاتی کە سیستەمی سەرمایەداری هەیە هەرچی پیرە کوشتیان لە وڵاتانی ئەوروپا بەوەی ئەم نەخۆشی کۆرۆنایەوە یعنی ئەمەیە ژیانی ئەوروپا برا و خوشکە باشەکانم ئەمجا دوای ئەوە ئەکوێتە سەر ئیشفێری زمان بووەژن بۆ خۆی لەلایەک و پیا بۆ خۆی لەلایەک و ئەم لەگەڵ ئەوەندەی لەگەڵ کارمەندە پیاوەکایە ژنەکەوەندە لەگەڵ پیاوەکەی خۆیانە ئیتر وردە وردە لەم بەینا هۆگربوون لە بینی ژنومێردا نامێنێ خۆشەویستی محبە لە بینی ژنومێردا نامێنێ بە زۆر ئەبێ ژنەکەت ئیش بکە و پیاوەکەشە بێت ئیش بکە و مناڵەکانیشت کێ ئەبینی شەمۆ یەکشەممان بەیانی زوو ئەیبا بۆ دەوام مامۆستایەکی هاوڕەگەس خواست مامۆسایەتیەکە باچار بزانی ئەو پەروەردەیەکە بەیانی زوو ئەڕوا بۆ ئەوێ مناڵەکە هەتا سەعات چواریش نایەتەوە کە چواراتەوە هیلاک و ماندووە زۆر جا سەعیشە هەر نییە ماڵەوە مناڵەکان لە مەکتەوە شتێکیان پێیەکەن کۆمەڵی خزمەتگوزاری خۆشی قسەتە خۆشگوزارانی بۆ مناڵە دابین کردووە ئەوەندەی دڵی لەوەیە دڵی لای تۆ نییە کە دایک و باوکی بۆیە هەر چاکێکی لەگەڵا پێ بەخرا پەیبینێ بۆ نەدایکێکی بەڕێز مناڵەکەیان بلە سوید کە تەلەفۆنی بۆ کردم بە گریان ئەی مامۆستا خەفەت لەوە ناخۆم مناڵەکەیان بردەوە بەڵام خەفەت لەوە ئەخۆم سۆشیالەکە پێم ئەڵێ مناڵەکەت کە براوە جاران تۆ سەعات دا ئینتەرنێت لێ قوشاندەوە ئێستا ئینتەرنێتی لێ ناقوشینەوە یعنی فەساد یەکەین بۆت جاران تۆ بەیانیان هەڵساندەوە بۆ نوێژی خۆتان کە نوێژت پێکردووە ئیتر لەمەوە دوا ئەوەشی نییە باشە تی وەڵڵای ئەوەندەی خەفەت لە دینەکەی خۆم خەفەت لەوە ناخۆم کە ئەولادەکەمیان بردووە ئەوەیە کارەسات براو کاتێکیش ئەولادەکە فڕێداتە سەر جادە کە ئیتر معتادی کردووە وەکو ئافرەتێک لە سوید زۆربەتانەوە تەسویرەتان بینی بێتی مناڵەکەم کچەکەم 14 ساڵ بوو کە بردیا سفورە خەڵکی عێراق ئافرەتەکە یعنی ئافرەتێکی دامەزا و بەدینی شەوە نییە تی دوایی کە بۆیان هێنامەوە لە 18 ساڵ بەدواواتەوە خۆم دەرم کرد لە ماڵەکە چونکە بەسیترین شتێکەی کرد و چاک بوو لە لای ئەو هێنانەوەی کوڕ بوو لەگەڵ خۆیان بۆ ماڵەوە کە من پێم تەقەبول ناکرا کە لە بەرچاوی منە زینا و فاحیشەکە و مەشروبیە خواردەوە لەگەڵیە بۆیە عەقڵێتی مناڵەکانیش دەگۆڕێ عەقڵێتی خۆش دەگۆڕێ براکەی من خوشکەکەی من گۆشەگیرتەکە لە کەمپێکا داتەنێ من لە وڵاتی فنلەندا لە ساڵی 2016 کە بەجێ مێشت و هاتم بۆ ئیتالیا لەگەڵ یۆنانا دوو وڵاتن تەبەن ئیتالیەکان کاتۆلیکین خەڵکەکەی ئینسان دۆستە بێ ئینساندان بۆ حەقیقەتەوە ئینساف بێ و هەروە یۆنانەکانیش خەڵکەکەی ئینسان دۆستن زۆر چونکەوەش ئەرتۆدۆکسین نەسڵانەتیان تیا محبەتیان هەیە بۆ مسلمانان با بزانن وازە سەڵاتەکەیان بێنە وەڵی خوا شاهێدە چونکە ئەم تێکەڵیەمان ماوەیەکی زۆرە چەند ساڵە دابڕاین 3 ساڵ و دەمان بوو ئێمە لەو غاباتا بووین لەو کەمپانەی فنلەندا بووین لەو بەستەڵەکا بووین خەڵکمانە بینی کۆڕوشتیشمان بۆی گرا مزگەوتیشە بوو کەوتایتیان بەڵام چۆڵ بوون وانە بن بۆ شێوازە بڕواتانەوە کە چوومە ئیتالیا لەگەڵ خێزان هەستمان بێتاقەتیە کرد هەتا ڕاهاتین چونکە مەودایەکی زۆر بوو دابڕابووین لە کۆمەڵگا لە مستەمع ئینسانیش زەعیف فەرۆنەی کە دابڕا لە مستەمع و کۆمەڵگا دوایی ڕادێ لەسەر ئەو زەعیفیە لەسەر ئەو لاوازیە بەڵام براکانی من خوشکەکانی من ئەوەی کە تەنها چارەسەرە بۆ من و تۆ سابت بوونتە لەسەر دینەکەی خوای پەروەردگار دەستگرتن چونکە تۆ لە ژیانێکی کەم و کورت و کاتیاژی چەند کەس لە گەنجەکانمان ئەم وڵاتەیان بەجێهێشت و چونکە ژیانێکی بەختەوەری بەدەست بێن بەڵام ئێستا کە بوونەتە خۆراکی ماسیەکان لە بەحری جەیە ئێستا خوا ئەزانێ لاشەقی لەکوێیە لەکوێ نێژراوە بە حسابی خۆی چوو ژیانێکی خۆشتر بەدەست بێنێ ڕەفاهاتی خۆشتر بە عایلەوە خنکان لە ئاوە لە بینی ئیتالیا و لە بینی تورکیا لە بینی ئیتالیا و لە بینی یۆنانە لە بینی تورکیا و لە بینی یۆنانە لە بینی ئەم وڵاتانە چیان بەسەراو خەڵکە لەبەرەوە براکەی من خوشکەکەی من ئینسانی مسلمان پێویستە بەخۆی بچێتەوە ئاگاداری خۆی بێ و من نەسیحەت و ئامۆژگاری ئەو برا خوشکانە شەکەم کە لە ئەوروپاش حتا جنسیەشیان هەیە بزان کەوان خەڵکی کوردستانن با لێرە پێگە و بنەیەکیان هەبێ خانوویەک بۆ خۆیان دابینکەن ئیش و کار و ڕەبانی پارەکانیان نەبن لە ئەوروپا سەرفیکەن چونکە ڕۆژێک کە دەستی بەسەراگیرە $1 دەست ناکەوێتەوە €1 دەست ناکەوێتەوە یەک پاوەنە دەست ناکەوێتەوە کە مسادرە کراتەواو تۆ هیچ نەبوو لە کوێیاتی بۆی خانیەوە هەیە لە بابە لە وڵاتی خۆم هێناومە لە وڵاتی خۆم فرۆشتومە ئەرزەمە بۆ خانان نەخێت تۆ هاتووی بە ڕوت و قوتیاتی تەمڵات هیچ لەبەرا نەبووە جلوبەرگێکی سادە نەبێ بڵین پارۆ پێ نەبووە ئەمە لە کوێوە لە وڵاتی من پیاوە کردو ئەو بەی خۆی زانێ تێگەشی برا خۆشەویستەکانم دوای دەستی بەسەراگرێ ئەمجا تۆ چێ لێت کابرا هەڵەسێ بەڕیبا خانووە کڕێ کە قوڕەکە بەسەر خۆیان بە دنیا و قیامەتی ئیشەکە لە بازار و دوکان ڕاکە بەڕیبا ڕایەکێشێ ئیشە پەناباتە بەر ئیشی حرام بەس بۆی کە پارەیە کۆ کاتەوە نازانێت کەمە ژیانی خێزانداری هەڵەوەشێنێتەوە نازانێت کە بێتە میحنەت و نەدامەت و قوربەسەری بۆ دنیا و ئاخیرەتیشی دوای چۆن ئەتوانی ئەم قەرزانە بدەیتەوە چۆن ئەتوانی خۆنەجات دەی هەیە هەر لەوێ یەکسەر ڕاستەخۆ کە گەشتووە دوای ماوەی ناوی خۆی ڕەش کردووە لە هیچ شوێنێکا ڕەسیدی نییە تەواو کەسە
ئەوروپاشی یەفۆتیە و ئیقامەشی لێسەنێتەوە کوردستانیشی چینە بەڕاستی تایە لەبەرەوە ئێوە کە لەوێن ئەگەر شتێکتان دەستکەوت کە ئێستا زۆر زەحمەتە شتەکان زۆر قورس بۆتەوە ئێستا ئەزمەی ئیداری و اقتصادیە بۆ زانیاریتان وردە ئەو حیزبە ڕاستەوە تونڕەوانە دێنە پێشەوە کە ڕووی ڕاستەقینەی خۆیان دەرەخەن قسەیەم کابرایی کە سەرەتا پێم وتن وتی ئێستا ئێمە زەرەرمان کرد ویسمان 40 ملیۆن کەس پەنابەر وەرگرینە وڵاتانی خۆمان دوایەوە بۆ وڵاتی شەرق لەوسەد کە بیر نەکەنەوە ڕۆژێک لە ڕۆژان لە سیستەمی حکومڕانی ئیسلامی بۆ خۆیان بیان نێرینەوە و دژ بۆ دەسەڵاتانەی کە زوڵمیان لێکەن ئەوان دابنێنەوە کە لەوان خراپتر دەرەچن بازانیان بۆ زانایەتیان ئەوەی کە ئەو پەروەردەی کالەوێ کە دێتەوە بەحس بەناوی ئەوەی کە ئەمە ئازادی پێمە لە ئەوروپاوە گەڕاوەتەوە خۆزگە ئەو شتە جوانانەی ئەوروپا وەکو کارەبای 24 ساعاتی وەکو خزمەتگوزاری ئاوی گەرم بۆ ماڵەکان وەکو ڕێگاوبان و هەموو شتەکان خۆزگە چاویان لە ئەوروپیەکان کردایە کە زۆر عاقلان دوای حربی عالەمی دوم توانیان هەستنەوە لەسەر شانی من و تۆ وڵاتانی ئێمە بەهشتێ بۆ خۆیان دروستکەن ئەو چاوی هەڵایە بەو تۆزە خۆشگوزارانی کە لە وڵاتی مسلمانانی شایە چاوی لەسەر تێکدانی هەموویەتی ئەوە تا وردە شەڕەکانیان چۆن ئاڵۆسکاندووە چۆن ئەیانوێ هەموو خاک و ئای مسلمانان تەفروت و ناکەن و مسلمانان شوێنێک نەبێ کە هەنگایی بۆ بنین بۆیە ئەو کات هیچ کاتێک و ڕەحمی بۆ تۆ نییە بە پێشچاوی جیهانەوە قەت و عامی مسلمانان ئەکرێ لە غەزەیە کێ هەڵەدا لەسەری دادگای نێودەوڵەتی هەڵیدا لەسەریەوە عقوبەدا لە ئەمریکاوە ئیتر نایرن فزێ بکەن بەحساب تۆزە ڕەحمیان جوڵە ئەوان ئاوان بۆیە ئاگادار بن شتەکانی خۆیان هەمیشە گەورە ئەکەن ئیسلام لە پێشچاوی تویان ئاشی نەکەن بەسیترین ڕوودا و ڕووبدا گەورەیەکە لەسەر ئیسلام بەڵام خۆی چی بکە مێشەی میوانێت چاوی کوێرە لە ئاستی هەموو ئەو زوڵم مستەمانەی کە ئەنجامیەدا پێت وایە ئەو مافت بداتێ ئەو ڕزگارەکە و ناڕەحەتیانەی کە بەسەرتەوەی براکەی من خوشکەکەی من نەخێر هیچ کاتێ لەو شوێنە سەرکەوتن بەدەست نایەنی بۆیە نەسیحەت و ئامۆژگاری گەنجەکانی خۆشمانەکەم وریابن ئێستا ئەو سای و سێبەرەی کە هەیە ئەگەر کەم و کورتیەکی شەبێ ڕازی بە قەناعەتت هەبێ پێی لە لای دایک و باوکە ببێنەوە چەند برامان هەبووە سەفەری ئەوروپای کردووە ئەوە خەریکە فەقیر سەرڕیشی سپی بووە تاوە نەژنیشیە ناوە فەقیرە نە شتێکیشی بەدەستوێ کە بتوانێت پرۆسەیەکی یاوسەرگیری و خێزانی پێ دروست بەڵام هەش بۆ لێرە کەوتێتی ژیانم ناڕەحەت و سەختە وردە و دەخوای گەورە دەروێکی خەری لێ کردێتەوە کار و کەسابەتێکی باش هاتوتە پێشەوە بۆی ئەلحەمدولیلا ژیانیشی خۆشگوزەران کردووە و ژنیشیە ناو ماڵ و سامانێکیش پێ بەخشێ خوای پەروەردگار بە ئەڵڵا قەسەم بە دەیان ساڵی ئەوروپاشتیوا بەدەست نارات چونکە لەوێ هەموو شتەکان دیاری کراون ئەو پارە و سامانانەی کە لە وڵاتی مسلمانانێ ئەو نیعمەت و بەرەکاتانی کە وڵاتی مسلمانان لای ئەوان نییە هیچ شتێکیان نییە تاوەکو هەمووی چاویان لەسەر وڵاتی من و تۆیە هەموو جوانەکانی من و تۆی بن بۆ خۆیان بەڵام پۆخڵەواتەکانی خۆشیان ئەنێرنەوە بۆ ئێمە ئیعلام و ڕاگەیاندنیش لە مەساڵحی ئەوان ئەقساکە کە ئەوروپا و لە پێشچاوە ئەکا بە شوێنی ڕەفاهات و ڕزگاری ئەو بەهشتەی کە بەهشتێکی درۆی نەخۆن و خەیاڵە پیشانەدا بەڵام کاتێک ئەچیتەوێ ئەزانی کە گوتناو فەخەوە ئەزانی کەمە ئەوە نەبوو کە تۆ هەنگاوت بۆ ناوە ئەمجا بە ئارەزوی خۆت نییە لە کەس و کار دوورەکەیتەوە هەیە غەریبی نەبینیوە تەحملی ئەو غەریبایەتیە ناکات پەناباتە بەرخۆ کوشتن بەخوا هەیە پەنای برێتە بەر مەشروب خواردن و خۆ معتادکردن لەبەرەوەی کە تەحملی ئەوەی نەکردووە کە شەیەک لە دایک و باوکی دوور بێ گەنجێک بووە هەر کراوە بەدەمیەوە ئێمە نەیتوانێت بیداتەوە لەوێش لە ژیان دوعاکەوێ ئەفەوتێ بەردێکی پێ ناخێتە سەر بەردێک بەڕاستی لە کەم پێکافڕەیەدا لەگەڵ کۆمەڵی خەڵکی خراپە تێکەڵ ئەبێ ڕەفیقایەتێکە کاتێک کە زانێ دنیا و ئاخرەتیشی فەوتاوە وەڕاستی ژیانی خێزاندارەکانی بە هەمان سیفەتە جا من کاتێکە و ڕسمی سەڵی بەحمەلی هەڵواسی بوو ئەمون لێرە بەچۆ لە وڵاتانی تر بە حسابی خۆ دایک و باو بۆ خەڵدۆ لێرە ژیانی خێزانەکان لە یەک جیامەکەنەوە بە سۆشیالەکەمەوت پێکەنیەی تۆشت زۆرە زانی نە مەسەلە زانی نییە ئێمە تێگەشتوینە پیلانەکانتان ئەزان کە ئێویشتان چییە تەسەوڕەکەن ئێمە خراپ بووین ئەگەر باتیە نەسیحەتی خەڵکمان بکردایە بۆ ڕێگەی ڕاست دەریان کە نەمانە خەڵکی چاکن هەر بۆ نەسە چۆن لوط عەلەیهی سەلام و شوێن کەوتوانی دەربەدەرکران باشە بەس خۆیان ئەگەر بێت و مەسەلەی هاوڕەگەسوازی بۆ مناڵەکان بەیان کە مامۆسای هاوڕەگەسوازیان هەبێ پەروەردەیەکی سەقەت و خراپیان بکەن ئەو کات ئەگەر تۆ چاک بی لای ئەو خراپی بۆچی چونکە ئیشی پۆلیسەکان ئەوەسێت تەسەوڕەکەی پۆلیس شیوای پێوتم لە ئەوروپا وتمە لە ماوەی دەیان ساڵی وڵاتەکانتانە لە وڵاتێکتانە نقطەیەکم لەسەر بێنن کە سەر پێچیەکم هەبێت تا بیکەی بە بەڵگەی لەسەرم نەوەڵانیتە آخر ئەوە بۆ خۆی کێشەیە کە تۆ نیتە وتم بۆ تی لەبەرەوەی کە جەنابەت ئیشی منەوەستێنی ئەگەر دوان سیانێک تاوان نەکەن و خراپە نەکەن دوای من چۆن ئیشمە بێت واللهی چونکە لای ئەوان ئیش خوایە العیاذ بالله ئەوان عەبدی پارەن پێغەمبەر صلی الله علیه و سلم تعیس عەبدە دیناری و درهم هەتا ماویشن ڕۆبۆتن خۆشی نازانێنەوە سیستەمە سەرمایەدارەت چۆن ورد و خاشیەکە چۆنەی هاڕێ کۆمە لەسەرەوەی خۆن لە وڵاتی سویدا لە کاتی کۆرۆناکە هەموو وڵاتان کەرەنتینیان کرد ئەوان چونکە حیزبی دەسەڵاتدار سەرمایەدارەکان بوون ڕێگەی نەدا کەرەنتینکە تەنانەت نەرویج و دانیمارک و فنلەنداش حدودیان بەس بەرامبەری
ڕێگای نادا خەڵکی چونکە ئەوە کەرەنتینی نەکردو بە کۆرۆنا ئامادە نەبوو ئیش و کار بوەستێنێ ئامادە نەبوو ئەو پارەی کە دێتە خەڵک بمرێقەی ناکە بەس نابێ ژیانەکە بوەستێ و نابێ سەرمایەدارەکەی بفەوتێ بەڕاستی ئەوان ئیش ئەوانە سەر خەڵکەکە سیستەمی سەرمایەداری خەڵک و دووخاشەکە بەشێک لەسەرەوە خۆن بەشەکەی تر باقی هەر هەمووی کۆیلە و عەبدی ئەوە بەڵام بە شێوازێکی مۆدێرن هەتا ماوە قەرزارە براو خوشکە بەڕێزەکەی من خانوونیەتی بەکرێ لە خانوایە کە نەشی بێ دوای ماوەی بێتێ سەر جادە لەژێر پردەکانە بۆ خۆی کارتۆن دروستکە بخوێت تا معتادە بێ ئەمرێ بۆ شێواز کە 450,000 کەس لە لەندەنی پایتەختی بەریتانیا کە خەڵک بە ئاواتەوە پێی بگا لە ژێر جستەکان و لەسەر جادەکانە خەون بەڕاستی بەریتانی ئەسڵی شوارەی خەڵکی بڵێ وەڵا ئەمانە خۆیان معتادن کاکە کێ معتادی کردوون کێ وای لێکردن بۆ شێوازیان بەسەر بێ ئەو سیستەمە سەرمایەداری وردوخاشی کردوون توانای نییە کابرا تاوەڵەوە زیاتر قەرزارە خانووی نییە خانوو هەمووی مڵکی حکومەتە تەواو حکم ئەو سیستەمە سەرمایەداریەیە بە قەرز بەکرێ لە خانوای پاشان سەیرەکەی لەولاوە موبایلەکەی دەستە بە قەرز ڕاوکێشاوە سیارەکەی ژێتە بە قەرز ڕاوکێشاوە تەنانەت پارەی قەبرت پێ نییە کامری بەخوا قەسەم ئەمەی کە پێتان ئەڵێم 2 مانگ 3 مانگ لەمەوە پێش برایەکی خۆشەویستمان لە ئەڵمانیا گەڕای و سەردانی کردم ڕسمی پیاوێکی پیشاندام کە خاوەنی 500 ملیۆن یۆرۆیە لە ئەڵمانیا باشە کە تێکەڵی هەیە لەگەڵیا وتی مامۆستا ئەم پیاوە وەفاتی کردو ئێستا طبعا ڕسمەکەی پیشاندام خاوەنی باخیلێ و خاوەنی تر vێلا ئەنواع شتی خۆی هەیە ئەڵێ وەسیەتی کردووە لە وەسیەتەکان نووسیوێتی شارەوانی چم بۆ نەکایانی کاتێککە مردم بەستە ناپارەی ئەوەی داوە کە بسووتێنرێ و لاشەکەی بدرێ بەدەم ئاو وەسیەتی کابرایە کە خاوەنی 500 ملیۆن یۆرۆیە خوا بۆ خۆی شاهێدە باشە وتی کاتێککە مرد تەلەفۆنی بۆ کردم دایکی و تێوە مردووە لە ماڵێکە دایکی لەگەڵ ئەم کوڕاژیا کوڕێکی بە تەمەنە بڵێن ئەویش تقریبا 50 ساڵە بوو تەمەنەکەی کە ڕسمەکەی پیشاندام پیاوێکی ئەڵمانی بەخۆ لەناو یەختێکایە کە ڕسمەکەی پیشاندام وتی ڕێزیان لە ئێمە ئاگرتی بەڵام بێدین بوو زۆر نەسیحەتیش مەکرد کە نەخۆش بوو نەخۆشیەکەی کوشندە بوو تەوبە بکە بگەڕێ بەلای خوا تۆ کە مردی دەچیتەوە بەلای خوای پەروەردگار وتی سوودی نەبوو لەسەر ئیلحادی خۆی ڕوتی وەسیەتی کردبوو کە مرد بسووتێن لاشەکەی بەس پارەی ئەوەی دابوو پاشان بدرێ بەدەم بەحرەوە کام بەحرە و بەحرەشی کە لەبەین دانیمارک وەڵمانی چونکە لەو حدودان لای کیلەوە تیماوەسا زۆر شتێک تەواو ناڕەحەتی کردم وتم چی بوو تێ و کاتی کە مرد لە سەعات 7 بەیانیوم کابرایان مردبوو کە جەڵدەکە لی دابوو حتا وەکو نۆی ئێوارە ئەم لاشەیە لەو ماڵا بوو ئیسعاف هاتە سەری فەحسیان کە تەلەفۆنیان کرد ڕەقەمەکانیان لێدا سەیریان کرد کە ئەمە وتوێتی من نامەوێتی شتێکم پارم بۆ سەرف کرێ بۆ مەسەلەی بردنم بۆ خەسخانە و بە سوفاتم تیا کرێ بەس لەسەر ئەوەکو لایەنێکی ئینسانیش ئەم پیاوان وازدێنە وەڵڵاهی وتی بەس سەیریان کرد کە مردووە بە جیانێش چونکە هەموو شتێ بۆتە کەرتی تایبەت کاتێکی وڵاتی شتەکانی هەمووی کرد بە کەرتی تایبەت قوربەسەری بۆ ئەو خەڵکە فەقیر و ڕەشوڕەتی ژێ دەستی بێت براو خوشکە باشەکەی من وتی دوایی دەمەوسعان نۆ هاتن هینێکیان هێنا بۆ کەفنکردنی عەلاقەی و کیسێکە ڕەشەکەی خەنە ناوی لاشەکە وتی سبحان الله لە لاشەی کەسەکە زۆر باڵای بەرزوو سبحان الله تی لە لاشەی ئەو بەرزتر بوو باشە لە لاشەی ئەو بەرزتر بوو تەسەوڕەکەن چی بکەن ئەم نەفەرانەی کە هاتون بۆی کە ئەم مەیتەبەر ئەم پارەشی داوە 7,000 یۆرۆ بەس بۆی کە ئەو کیسەی بۆ بێن و بیبەن بیسووتێن و پاشان بیخەنە دەم ئاوەوە 7,000 یۆرۆی داوە بۆ ئەوە باشە وتی سەیران کرد کیسەکە بچووکترە لە لاشەی کەسەکە باشە کیسەکە بچووکتر لاشەی کەسەکە واللهی وتی مامۆستا لە قیامەتا پێمەگەێنەوە سوێن بە ئەڵڵا چوون مشار بێنن هەردوو قاچیان پیا ببڕنەوە وتی کە دایکی بینی خۆدایکیشی بەناو مەسیحیە وتی تێک چوتی بابە کوڕەکەم چۆن لە بەرچاوی خۆمە قاچیە بڕنەوە ئەی هاوار چۆشتی واکەن وتی ئاخر و پارەی ئەوەندەی داوە پارەی زیادی نەداوە کە بتوانین ئەم کوڕە 500 ملیۆن یۆرۆ هەبێت ماڵە داوا بێ وەرە ئینسان سەی کە قوربەسەری ئەمە ئەوەیە کە لە دنیاە بە فەقیری بژی لە قیامەت حسابی دەوڵەمەندی لەگەڵا بکرێ 500 ملیۆن یۆرۆ لێ بەجێ بمێنێ بۆی کێش بۆ ئەوانەی بن میرات بەس دەست ئیسلامە بە جوانی دابەش کراوە ئەو هەموو پارەیە بە هەوان تا ڕۆژتە لە ئەوروپا و کەس خاوەنی نییە پێگەشتی برا خۆشەویستەکەی من وتی واللهی ئەمجا دایکی بابەت چەندێکی ترتان ئەوێ من بتان دەمێ بۆی کە کیسێکی گەورەتر بێن وتی واللهی 7,000 یۆرۆی تریانە دایکی سەند باشە هەتا کیسێکی گەورەتر بێن ئەمە ژیانی ئەوروپایە براو خوشکە بە ڕێزەکەم لە کەم پێکابووم لە دانیمارکە بەرپرسی حاڵەی ئەمرجنسی بوون ڕۆژانە گوێم لە سەوتی ئیسعاف بوو من ئەمزانی تەمەن ئەگەر کەسێ نەخۆش بای لە کەمپەکە 500 ماڵێکی تیا بوو تەلەفۆن مەکرد بۆ ئیسعاف بدهاتایە بەدەمیەوە قەدەری خوای پەروەردگار لە دوای هەشتی ئێوارە تا هەشتی بەیانی قەدەری خوای پەروەردگار زۆر سەوتی ئیسعافمە بیست هەتا ڕۆژێکیان بە سۆشیالەکەم تۆ ئەرێ بام سەوتی ئیسعافەت چی بیستم من لێرە
خۆڵای منیش تەلەفۆن نەکردو تەنگ من لە لادیەکە بووین ئەوی ئەوە نەفەرێکە مردووە لە ماڵەوە پیرێکە پیرێژنێکە پیرە پیاوێکە دراوسەکان دوای چەند ڕۆژێکە بۆ نەکات دەنگی نامێنێ ئەمجا تەلەفۆنەکەن بۆ پۆلیس و دێت و لەگەڵ ئیسعافایی بن بە بێکەس ئەمێننەوە بە بێکەس ئەژین بە بێکەس سەر ئەنێنەوە براو خوشکە بەڕێزەکانی من و تۆش فێری ئەواکەن بۆیە ژیان لە شوێنی خۆت خۆشە لە لای کەس و کارت خۆشە لە نێو مسلمانان خۆشە کە ژیانێکی کەم و کورتی و کاتیە ئەبڕێتەوە هەرچی ناڕەحەتی و میحنەتێکە بەسەر تۆی گە سەڵی سەری ئەجی لەسەر وەرەگری بە ئەڵڵا قەسەم ئەجی لەسەر وەرەگری چونکە تۆ بۆ دنیا ناشی ئیشی من و تۆ هەدەف و ئامانجە سەرەکیەکەی من و تۆ بەندایەتیکردنە بۆ ئەڵڵا کە خالقە سوبحانەوە وتەعالە نەخاوەنی خۆت ئەبی نەخاوەنی مناڵ تەبی نەخاوەنی خێزان تەبی نەخاوەنی قیەم و ئەخلاق و ڕەوشتی خۆت ئەبی تەنازولاتی وات پێکرێ ڕووداوی وا هەیە کە باسی کەم ئێستا لەبەر ئەوەی کە کاتەکەم زۆر کوش بەڕاستی ناتوانم زیاتر لە خزمەتان نابم بەڕاستی ئەینا ڕووداوی وا هەیە لە پێشاوما ڕوویداوە لە ئەوروپا بەڕاستی شاخ لە بن دەرێنێ براو خوشکە بەڕێزەکانی کە چۆن ژنیان لە پیاوی خۆی کردووە کە چۆن مناڵەکانیان لە پێشاویان بردووە لەو کەمپەی دانیمارکە بانگی ئەسر بوو چوومە مزگەوتەکەی کە ئیمامەتیم تیا کرد بانگمدا کەس نەهاو بۆ نوێژ نەشم زانی چی ڕوویداوە بەس گوێم لە سەوتی ویقەویقی شورتە بوو دوایەوەی کە دەدەقە وەسڵام کەس نەبوو خۆم نوێژ مەتاقی نەهات بەدەست یەکەم یەک حاشامات شورتە ڕژاوە سەر کەمپەکەیە دووسێ پیاویان داوە بەعەزا لەسەر دەما فەقیرێکیان پیاوێکی چیچانی بوو کە کچەکەیان مردووە 17 ساڵێکیان پیاوێکی عەرەب بوو خەڵکی ناسریە بوو جنوبی عێراق کە لەوێش دەربەدەر بوو فەقیرە لەوێش ژیانی وێران بوو دوو کچیان بردبوو کە گەشتە 17 ساڵ بە خێزانەوتم سەرەی مناڵەکانی منیش نزیکە کچەکانە گریان وەڵڵا هاواریانەکەین بابە ناڕۆین دایک و باوکی خۆیان بەجێ ناهێڵین بەس مامۆسای خەڵەتان و هەروەندە وتێتی هەرە ژیانتان چۆنە وڵا ژیانمە ناڕەحەتە ناڕەحەتەکەن بەسییان ئەوە بۆ کە لە کەمپان چەند ساڵە فەقیرە حەزیانە بۆ کە جوابێک وەرگرت تەواو یعنی کەواتە لەو ژورانی کە نیشتەجێن باوکتان دایتە عەزیێتانە دە قسەتان پێڵێن وڵا جار لەگە براکانتان بەشە بەڵێ هەر ئەوەندە خۆ ڕازی نەبوون کە بیان بە ئەڵڵا قەسەم لە باوەشا بردیان پیاوێک ناوی میر بوو ئەفغانی بوو لە ساڵی بەحمەدی شێگر خوای گەورە هیدایەتی با زۆر یارمەتی دەری ئێمەژوو بەڕاستی چوومە لای وتم کاکە ئەم کچانە خۆ گریان ڕازی نەبوون شوڵتە بیان بە بیکە لە ڕای خوا تۆ لە وڵاتی مسلمانانەوە هاتووی یارمەتێکی ئەم دایک و باوکانە بدە ژیانیان بۆتە دۆزەخ ئەمە مافی ئینسانە جاخۆ لە وڵاتی خۆشیان بکوژرانایە هەروەندە خەفەتیان نەخوارد کە ئێستا لە باوەشیان کچەکەیان براوە ئاوە سەیەکی تری ئاغا ڕەنجدەجا فارسی زانێ الحەمدلله فارسی زانم وتی سەیری کە وتی با بزانی جارێکیان دایک و باوکێکی پاکستانی مناڵەکەیان زۆر گریا بوو هاتن بردینیان تەبەن ئەوانەی کە مناڵ پارێزن لە ئەوروپا مناڵ دزن ئەسڵەن پارێزگاری لە مناڵ ناکەن ڕەحم لە دڵیانانیە خۆیان ژیانی خێزانداریان پێک نێنەوە تا بەزەی بە مناڵەکەی تویا بێتەوە خۆی ژیانی هەڵوەشاوەتەوە هیچ ڕەحمێک لە دڵیانە سوێن بە ئەڵڵا بە ئافرەت و پیاویشیانەوە وەکو مافیایەک مناڵ لە باوشی دایک و باوکیانە بنە دەرەوە وتی واللهی کە مناڵەکەیان من مناڵەکە گریا بەس ئەوەنە گریا و با بە شیری لێ بڕابوویان نەخۆش بوو لە تا ئازارێ دراوسێکیان تەلەفۆنی کردو مناڵە ئەگری هاتن لە باوشی دایک و باوکیان بردیان شەمۆ یەکشەمان ئێستا بە دوای 3 ساڵ شەمۆ یەکشەمان ئەیدەنەوە بە دایک و باوکیان ئەڵێ مناڵەکان کە ئەڕۆنەوە بە گریان ئەچنەوە بەلایەن هەری بنەوە ئەوتم باشە خۆ مناڵە دایک و باوکی خۆی ئەوێ خۆ من جاراوە مەزانی ئەگەر زوڵم لە مناڵەکە کردی ئەمجا ئەیدەن بە کەسێکی ترتی نەخێر هەرەوە ناو مناڵە برا ئیتر تۆ بینینەوەی نییە کاتێک تۆ ئەیبینیتەوە کە مناڵەکە چۆتە سەر سیستەمی ئەو ئەوان ئاوا ئیش لەسەر ئێماکەن ئەخیر قسەم لە خزمەتانە باسی بکەم لە ساڵی 2014 لە کۆرسی زمانی فنلەندی ئەم خوێن قەدەری خوای پەروەردگار نزیکی سەری ساڵ بووینەوە مامۆستای زمانی کۆرسەکە تەمان بەشی جوگرافیای وڵات بەشی مێژووی وڵاتەمی باسەکەن لە زمانی کۆرسە بۆیە شارەزاوی لە سەر مێژووی وڵاتەکەشیان جوگرافیای وڵاتەکەشیان شتێک و باسەکەن چاک و خراپیان باسەکەن شەرمیش ناکردنی گەشتە سەر باسی سەری ساڵ و بابەنوێڵ برایەکمان دانیشتوە تەنیشتمە کە باسی کردی ماوەسا بۆ باس مەکە شتە باوەڕمان پێی درۆیە منیش بە هێواشوتم براکەم لەسەر خۆ با تەواوی کەوا تۆزەشت بزانین ئەمان چۆن باسی بابەنوێڵکەم بۆیە معلوماتێکمان نەبێ لەسەری مامۆستاکە لەسەر دڵی زۆر ناخۆش ئافرەتێک بۆ ئێساش لە بیرمە ڕووی تێکردین وتی ڕاست دەکەم ئێوە باوەڕتان بەمە نییە و ناشزانن و بەلاشتان شتێکی درۆینەیە پێشتان ناخۆشەکە باسکری بۆ ئێمەیشمان بەوە نییە والله یاوە جوابی داینەوە وتی بەڵام ڕۆژێک کە مناڵەکانتان گەورە بوون ئەزانن بابەنوێڵ یعنی چی الله ئەکبەر وەلیلله الحەمد یەک مچۆڵکە بەلاشەمە هات بەخوا قەسم یەکسەر بیرم لای مناڵەکانم وتم تێگەشتی چ جوابێکی داینەوە برا بەڕێزەکەم یعنی ئێوە دەستمان لێ شۆردوون بەس ئێمە ئیشمان مناڵەکانتانە کا لەسەر مناڵەکانتانەکەین بڕۆ ئێستا مناڵانی ئەوروپاوی کە دایک و باوکیشی مسلمانن بەحساب
بزان ئەوەندەی لە جەژنی سەری ساڵ و بۆنەکانی هەلەوین و بۆگەن و پیسەکانی کە لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕ و ئەخلاقیشەوە ئینسان فاسدەکە ئەوەندەی ئەوانەیان بەلاوە خۆش و بەلای ئەوە ئەڕۆن بزانە بینە لای جەژنی قوربان و ڕەمەزانە. ئێمە لە هەندێک وڵاتە چوینە جەژنی قوربان ڕەمەزان داوامان لە خەڵکی کاکە وەرن لە مزگەوتە مناڵەکانتان بێنن دیاریمان کڕیوە دوای پێشبڕکیەکەکەین پیان با جەژنەکانی خۆیان بناسن. بە ئەڵڵا قەسەم چەند عایلێکی کەم پەنجەی دەستە ژمێرایانێنە هەندێکیان ئەیان و بەخوا مامۆستا مناڵەکەم خەبەری نابێتەوە بەس خەبەری بەس خەو لە چاوی بزڕێنێ بۆ سەعات 12 شەو لە بۆنەیەکی بێئەمری خوای پەروەردگار کە سەری ساڵە ئاساییە. سێ شەو سێ ڕۆژ مناڵەکەی بەرێ بۆ جەژنی هەلەوین کە جەژنێکی شەیطانیە ئاساییە. کاتێ بەخۆی زانێ مناڵەکەی فەوتە، کاتێ بەخۆی زانێ ژنەکەشی فەوتە، کاتێ بەخۆی زانێ خۆشی فەوتە. ئەوان ئاوا ئیشیان کرد لەسەر خەڵکی. ئاواش مجتەمەعی ئیسلامیان قەناعەت پێکرد کە ڕەحم و شەفەقەت لای ئەوانە. ئەوان جادەکانیان خۆش و گەشت و گوزار و حەزارەتیان هەیە بەڵام هەمووی لەسەر پشتی مرۆڤایەتی دروست بووە و دڵنیاش بن ئەوەش نامێنێتەوە. خوای گەورە سوبحانەهو وتەعالا من و توی بێتاقیەکات. ئێستاش ڕووی ڕاستەقینیان دەرکەوت و ڕۆژ بە ڕۆژ ژیانیان قورسترە بێ، خۆشیان ژیانە قورسترە بێ. شەڕەکان وردەوە چۆن لە حەربی عالەمی یەکەم و دووەمە خۆیانی گرتەوە بە هەمان سیفەت خوا بۆیان ڕاناگرێت تا سەر. ئەگەر قەدر و قیمەتی باڵە مێشولەیەکیە بۆیان دنیای بە ئەڵڵا قەسەم نەیەش کافر لەسەر یان خواتەوە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا. مەزەوە من و تۆی کە تەحەمولی تاقیکردنەوەکان ناکەین. سەبرمان نییە و ئازارانێک کە بەسەرمانە هەر میحنەتێ دێتە پێشەوە تێوەکو ئەوروپیەک بژیت بەڵام وەکو سەحابەیەکی چیتە بەهەشتەوە شتی وان نییە. با بە خۆمان نابچینەوە بشزاین کەوا دیندارەتی ڕاستەقینە لە ئەوروپا ناتوانی ئەنجام بدەیت. بە ئەڵڵا قەسەم چاوێکی لەسرە بێ ئەوەی خۆمان هەر زۆر ئەهوەنترەکە لەسرت بێ بەڕاستی و هەر چۆنێکیش بێ ئەوەی خۆمان قەوم و کەسوکارێکی خزم و دۆست و ناسایەکە کە گوێت لێ بگرن. هەتا لە ئەوروپا کەسێکە بێتە موسڵمان و هیدایەت وەرگە سەدانی لای خۆمان لێرە وەرئەگەڕێ وازێنێ بەڕاستی. ئەمجا الحەمدولillah ئێستا جوردەوە خەڵکی گەشتووەتەوە قەناعەتەی کە چارەسەر و حلی ئێمە تەنها لە ئیسلامی پیرۆزایە. ئەوەی کە دەستی پێ بڵێ خوا بە عیزەتیەکە، ئەوەشی کە دوور کەوێتەوە زەلیلترە بێ، سەرشۆڕترە بێ، هەر ئەو دوژمنانەی کە بەحساب پشتیەکەن هەر ئەو پشتیەدا لارس. ئافرین بەو کەسەی کە ئینشاءالله بەخۆی ئاچێتەوە گەنجەکانمان ژیانی خۆیان نافەوتێن ئەو سەرەت و سامانەی کە هاتە لە بەردەستای با بە ژیانی خێزانداری پێت بێنە. خێزانت پێکێنا دوایی کە چوو فەوتاش و لە دەستیدا لە ئەوروپاشان ئەو خێزانەشتە بێ نە ئەتوانی بە ئاسانیش بگەڕێتەوە ناو کەسوکارت. بۆی ئەوەی کە ئێستا سەرفیەکەی بۆیەوە چی تەوێسەیەکی ئەوە نییە کە بینیتە ئەمجا سەی ژیانی هەندێک کەس مەکە خوای گەورە قسمەتی وایە گاتە ئەوروپا ژیانی یەکسەر کردە ناو خۆشیەکەوە بەڵام ئەویش لە کۆتاییە هەرەکەوێتە ناو ناڕەحەتی چونکە ئەو خۆشیە تا سەر نییە. ئەویش لە کۆتاییە ئەگەر سامانی هەبێ بەختەوەری لەدەستداوە وا بزانی خێزای لەدەستداوە منای لەدەستداوە هەیە بە ئەڵڵا قەسەم تەلەفۆنی کردووە ئەڵێ مامۆستا لەکوێ ئەڵی لە شاری سلێمانیا بەس دەست قەسەی خانم بۆ کڕم بۆ خۆی یانی نەک بۆ من ئەڵێ وەڵڵای ئەی کڕم ئەڵێ بەس وەڵڵاهی بەختەوەی ناخی دڵمانیە لە ئەوروپایە ناشتوانم بگەڕێمەوە چونکە تەواو چەندین ساڵ لێرە تازە ڕاهاتووە بەرەو مردن ئەڕۆ هەر ئاوڕت دایەوە 10 ساڵە تەمەنت تێپەڕی هیچ نەکردو بە هیچ لە پێناوی چیا واقعی ئەزیزەکەی من بۆچی ژیانی خۆتە فۆتی لێرە ئامادەنی هەندێک ئیش و کارکەی لێچی ئەبێ کەناسی بکەی مەمنونیشی کە دەسەکەوێت وەڵڵای تۆ باخی قسە باسێک وەسە بەشتەوە باسەکەم ئینشاءڵڵا بڕواکە کۆرسێک کرایەوە بۆ سڕینەوەی پەنجەرە باشە سڕینەوەی پەنجەرە لە فنلەندایە 6 مانگە بۆیە بوت خوێنایە دوای کە پرسیان کە باشە دوایم 6 مانگە بی بەچی وتی وەڵامە مەرحەلەی یەکەمە لە دەیە یعنی دە پلەیتریشی هەیە کە تۆ فێری سڕینەوە بیت هەتا ئەو سڕینەوەی باڵا بەربەرزانی کە باتە بڵێن هەندێک شوقەی زەخم و گەورە هەندێک بینای بەرز کە هەمووی شوشەیە ئەوانش فێری سڕینەوە بکەی کە چۆن بسڕیتەوە ئەمە شەهادەی پێویستە ئەشیکەی بە شانازیەوە شوێنیش پاکەیتەوە بەشێکی تر لە خەڵکی خەریکی پاکردنەوەی پیرەکانیانن کە لە خەستخانەکانە شانازیشی پێغەلێ لەوانەیە ئامادە دایک و باوکی خۆشی پاکاتەوە کام ژیانیان بۆ تۆ سەربەرزانەترە لەناو قەوم و کەسوکارەکەی خۆتا بژی بە برسێتی و بە هەژاری باشترە لەوەی کە ڕێگەیەک بگریتە بەر لە ئەوروپا کە هیچ کەسێ ڕەحم و شەفەقەتێکی بۆ تۆ نەبێ و جاری واشەی خەڵک گلەی کردوێتەوە فڵان کەس گەشتە ئەوروپا بەخوا ئەوروپای خواردەوەی ترەیش بێڕەحم بوو وەڵڵاهی بێڕەحم نییە جاری وایە ئەوە نە قەزی بۆ دروستەکەنەوە نە ناڕەحەتی لەسەر دروستەکەن ئاگەی لە خۆشی نامێنێ چ جای کەسوکارەکەی داواکارم لەخوای گەورە عاقبەتمان بەخێر بگێڕێ لە تاوانی گەورەمان خۆش بێ ئەو تانەی کە وتمان ئینشاءالله حجە بێ بەدەستمان و لە ڕۆژی قیامەت حجە نەبێ لەسەرمان بەخوای پەروەردگار گەنج و لاوەکانمان بە ئاگا بێنێتەوە خێر و خۆشی بەرەکەت و ڕزق و ڕۆزی خۆی بڕژێنێ بەسەر موسڵمانانە لە کوردستان بە تایبەتی باقی وڵاتانی ئیسلامی یا ڕەبی دێپاڕێنەوە وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم